کابینەی نۆیەمی حکوومەتی هەرێمی کوردستان هەنگاو و ئاستەنگەکانی تەوەری ئەم هەفتەیەی بەرنامەی ستۆدیۆ 24 دەبێت. بە بەشداری دکتۆر دارا ڕەشید وەزیری پلاندانان، سەعەد خالید سیاسەتمەدار، بەرهەم عەلی نووسەر و ڕۆژنامەنووس، دکتۆر سۆران بەرزنجی مامۆستای زانکۆ. شەوتان باش، چەند ڕۆژێکی تری کەم تەمەنی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان ئەبێت بە 1 ساڵ. ئەم کابینەیە ساڵێک لەمەوبەر پاش گفتوگۆیەکی درێژخایەن و ماراسۆنی نێوان حیزب و لایەنە سیاسیەکانی کوردستان سەرنجام پێک هات، لە کاتێکیشدا بوو کە ئەو قەیرانانەی کە لە 2014ەوە بەرەوکی کوردستانی گرتبوو هێور بەرەو هێوربوونەوە و بەرەو نەمانە چوون، بەڵام زۆریشی پێنەچوو بەهۆی دەرکەوتەکان و لێکەوتەکانی پەتای جیهانی کۆرۆنا و جارێکی تر بەکارهێنانی چەکی بووجە و موچە لەلایەن بەغاوە دژی کوردستان و داتەپینی نرخی نەوت قەیرانەکان بە جۆرێکی تر گەڕاونەتەوە و ئێستا کابینەکەیان دووچاری قەیرانگەلێکی زۆر کردووە. لەگەڵەوەشتا ئەم کابینەیە لە ماوەی 1 ساڵی تەمەنیا زۆر پرسی چارەنووسازی کردووە بە بەرنامە و پرۆگرامی خۆی و زۆر هەنگاوی باشی هاویشتوون و دەستی بۆ زۆر دۆسیەی هەستیار و چارەنووساز بردووە کە ئەکرێت دۆسیەی چاکسازی یەکێک بێت لە دۆستە دیارەکان و لە پرسە دیارەکان کە کراوەتە بنچینەی کاری حکوومەتەکەش. لەو میانەیە کاری باش کراون و بڕیاری باش دراون، بەڵام هێشتاش کابینەکە چاوەڕانی زیاتری لێ ئەکرێ و چاوەڕوانی زیاتری لێ دەکرا و دەبێت کاری زۆرتر و زیاتر بکە. لەو میانەیەوە زۆر گرنگە کە هەڵسەنگاندنێکی واقعیانە و بابەتیانە بۆ ئەدای حکوومەتی هەرێمی کوردستان لە ماوەی ئەم 1 ساڵەی تەمەنیا بکرێ و هیوادارین لە میانەی ئەم بەرنامەی ئەم شۆ بتوانین بە شێوازێکی لۆجیکیانە و بەو شێوازە بابەتیانەی کە پێویستە هەڵسەنگاندن بۆ ئەدای کاری حکوومەت بکەین بە لە بەرچاوگرتنی ئەو ئاستەنگ و ئەو قەیران و ئەو تەنگ و چەڵەمانەی کە هەن. هیوادارم ئاسۆکانی سەرکەوتن و هەنگاوەکانی ئەم حکوومەتە بپەرژێنە سەر ئەوەی کە گەنگەشەیان بکەین و هەڵسەنگاندنێکی دروست و شرۆڤەیەکی ڕاست و بابەتیانەی بۆ بکەین. کاک بەرەم فەرموو جەنابەت هەم ئیدارەی بەرنامەکە بکە و هەمیش ڕای خۆت. تاوانێمە لێرە باز لە هەڵسەنگاندنەکەین. هەڵسەنگاندن بۆ 1 ساڵ بۆ هەر کابینەیەکی حکومەت ڕەنگە 1 ساڵ کەم بێ، بەڵام هەڵسەنگاندن واتە ئەوەی کە تۆ ینی لەو ڕوانگەیەوە دەست پێیەکەی ئەم حکومەتە چ بەڵێنێکی دا کە هات دەست بەکار بوو، کارنامەکەی چی تێدا بوو، ئایا لەو ماوەیە چی لەمانەی پێکرا و لەوەش گرنگتر ئەوەیە لە چ دۆخێکا بوو ئەم حکومەتە هەتا بتوانێت با بڵێن بەرنامەی درێژخایەن و کورتخایانی خۆی جێبەجێ بکە. ئەوەی کە من لە کارنامەی بەڕێز سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ئەوەی کە لە پەرلەمان خوێندیەوە و هێڵە گشتیەکان و کارنامەکە ئەوەی کە زۆر سەرنجی ڕاکێشام و بەلای منەوە گرنگ بوو 4 خاڵ بوو کە ئەتوانم بڵێم ئەو 4 خاڵە دەستخستنە سەر برین و کێشە و گیرروگرفت و هەر با بڵێن کەم و کوڕیەکانی با بڵێن حکومڕانی و لە هەرێمی کوردستان تاوان بەدەر لە دەستکەوت و شتە باشەکان لایەنە باشەکانی. ئەویش ئەوە بوو کە لە ڕووی سیاسیەوە ئەم حکومەتە باسی لەوە کرد ئەمەی سەرۆکی حکومەت لە پەرلەمان باسی لەوە کرد کە ئەبێ پەیوەندیەکان لەگەڵ بەغدا باش بن، بەردەوام دیالۆگ و دانوستان لە بینی هەردوو حکومەتە هەبێ لە بەغدا و هەولێر بۆ ئەوەی کە زۆرترین ماف و شایستەکانی خەڵکی هەرێمی کوردستان بەدی بێت. بابەتی چاکسازی بابەتێکی زۆر گرنگ بوو کە با بڵین دژایەتی گەندەڵی و چاکسازی دروشمێکی گرنگ بوو لە ناو کارنامەی حکوومەتی هەرێمی کوردستانە کە ئەمەش ما بڵین کێشەیەک بوو کە لەسەر ئاستی سەرکردایەتی سیاسی کوردستان لە سەرکردە باڵاکانی کوردستان تەنانەت حیزبەکان میدیاکان خەڵک بەگشتی باز لەواکە کە با بڵین لە 29 ساڵی ڕابردووە کێشەیەک هەبووە بە ناوی کێشەی گەندەڵی لە کوردستان. بابەتێکی تر کە بەلای من و زۆر گرگە ئەویش گرفتێکی سەرەکی کوردستانە بابەتی فرە چەشنکردنی ئابووری کوردستان و سەرچاوەکانی داهات لە کوردستان. ئەوەش بابەتێکی گرنگە کە ئەتوانم بڵێم بەشێکی زۆر لە کێشەکانی کوردستان ڕەنگە پەیوەندی بەم لایەنەوە هەبێ. خاڵی چوارم کە لە کارنامەکە هەبوو کە بەلای منەوە گرنگ بوو ئەویش ئەو کە پەیوەندی بەناو خودی کاروباری ناو ئەنجومەنی وەزیرانەوە ئەویش هەوڵدان بۆ قوڵکردنەوەی ڕۆحی یەکتیمی لە ناو
وەزیرەکان و ستافی وەزاری ئەم کابینەیە و هەروەها پێداگری لەسەر ئەوەی کە ئەم وەزیرانە وەزیری حکوومەتی هەرێمی کوردستان و وەزیری خەڵکی کوردستان و وەزیری حیزب نین. ئەمانە شتی گرنگ بوون، بەڵام ئەگەر تۆ بیتە سەر ئەوەی ئەم ساڵە ساڵێکی چۆن بوو لە کوردستان بە تایبەتی و لە سەر ئاستی عێراقیش بەگشتی کە ئێمە هەرێمێکی فیدرالین وەکو لەڕی خاڵ یەکەمەوە دیالۆگ و دانوستان لەگەڵ بەغدا هەمووی ڕەنگە لە بڵێم لە دوای دەست بەکاربوونی کازمیەوە ماوەیەکی کەمە دەستی پێکردووە، چەند شاندێک ڕۆیشتووە بۆ بەغدا ئەگەنا ئەو ساڵێکی زۆر نائاسایی بۆ لە بەغدا، ساڵێک بە پڕ لە خۆپیشاندان و لە نائستیقراری سیاسی و لە خوێن ڕێژی و بەڕاستی زۆر شتی زۆر کە حکوومەتی عێراق دەتوانم بڵێم هەر ئەسڵەن نەیپەرژات بکەوێتە دانوستان لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەرچی ڕێکەوتنێکیش هەبوو، بەڵام لە دوامانی خۆیان عادل عەبدولمەهدی ئەو بڕەکەمەی کە عینات بۆ بەرامبەر بە موسەخۆرانی هەرێمی کوردستان ئەویشی بڕی. هەروەها ینی ئەبێ ئەوەش لەبەر چاو بگرین کە حکوومەتی هەرێمی کوردستان هاتۆتە سەردۆخێک کە کۆمەڵە کێشەی ئابووری هەبووە لەوانە قەرزاری لەوانە هەندێک کێشەی تر کە بڵێم ئەتوانم نێ بەتەنیا پەیوەند نییە بە یەک کابینەی ڕابردوو، پەیوەندە بە هەموو کابینەکانی ڕابردوو، ڕەنگە هەر یەک حکوومەتێک هاتوێ بێتە میراتگری کۆمەڵێک کێشەی پێشخۆی. ئەمانش هەمووی لەگەڵ ئەوەش کە ڕاستیەکی تاڵە تۆزێک ناکۆچێکی سیاسیش ناوخۆیی هەیە لە ناو کوردستان کە هیوادارم ئێستا ماوەیەکە خەریک ئاڕەوێتەوە گفتوگۆ بەدەستی پێکردوێتەوە. ئەمانە هەمووی ئەو دۆخانە بوون و لەوانە گرنگتر ئەوەی کە دکتۆر سۆران باسی کرد قەیرانی کۆڕۆنا لێکەوتە ئابووری و مرۆییەکانی و دابەزینی نرخی نەوت. ئەمانە هەمووی دۆخێک من وەکو پاساو نایڵێ بەس وەکو کە دێنە سەر هەڵسەنگاندن ڕەچاوی ئەم بارودۆخە ئەبێ بکرێت. دکتۆر دارا حەز دەکەم لە جەنابت لێوە باس بکەین بمان بەیتە ناو ئەجوای ئەنجومەنی وەزیران. ئایا ئەم کارنامەی کە لە پەرلەمان خوێندرایەوە کارنامەی هەموو ستافی وەزارەتەکانە لە با بڵێن لە ناو حکوومەتە، ئایا بڕیارەکان لە ئەنجومەنی وەزیران چۆنن، ئەو ڕۆحی یەکتیمیەی کە سەرۆکی حکوومەت باسی کرد تا چەند با بڵێن قوڵ بۆ تۆ جێگیر بووە. حەزەکەین لەم ساڵەیە جەنابەت وەکو وەزیرێک لە ئەنجومەنی وەزیران بووین و پێشمان گرنگە لەم بەرنامەی بەشدار بووین، باسێک لەوەش بکرد لەناو کەشوهەوای ناو ئەنجومەنی وەزیران ئەگەرچی هەندێکی تا ئێستا هەر لەڕێی ڤیدیۆیە بۆ هۆی کۆرۆناوە. زۆر سپاس. وەڵام هەر لەسەر کارنامەی حکوومەت و هێلەگشتەکانی کابینەی حکوومەتی هەرێمی کوردستان پێشتریش جەنابی سەرۆکی ئەنجومەنی وەزیران لە پەرلەمان لە ڕۆژی یەکەمی سوندخۆردنی کابینەکە باسی لەوەی کرد ئەو کارنامەیە کارنامەی هەموو حیزب بەشدار بووەکانە بە تایبەتی سێ حیزب ئەساسیەکە کە پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی و بزوتنەوەی گۆڕانە و هەمووانی کە بەشدارن بەڵامەوە لە بۆی سێ ڕوکن ئەساسیەکەی بەشداربوون لە حکوومەت ئەو کارنامەیە کارنامەی هەموو حیزبەکان بووە. ئەوەی کە جەنابەت باسی چەند نقاتێکت کرد کە وەکو چاودێرەی سیاسی یان وەکو هاوڵاتیەک کە سەرنجی ڕاکێشای ئەو مۆزوعانی کە باست کرد و باسی هەڵسەنگاندنت کرد. ئێستا تام ینی تەقیمە چی بکەم هەڵسەنگاندن بکەم، بەڵام ئەوەی کە جەنابی شارت پێدا هەڵسەنگاندن وەختێک دەکرێتن کە وەزعەکان هەموو تەبیعی بیتن. ئەوەی لە هەرێمی کوردستان ڕوویدا لەگە دروستبوونی ئەو کابینەی ئەو وەزع ناتەبیعیانەی هاتە پێش ئەگە بێ تەقیمەکی واقعانە بکەیت دەزانی حکوومەتەکە شتی زۆر باشی کردیە سەرڕای ئەو هەمووە ڕێگریانەی کە هەبووە. ڕێگریەکانەوەی باست کرد کە دوانێت بە تەفاسیل دوای بێمە سەری مەوزوعی بڕینی بودجەی بەغدا و بڕوونی موچە ینی وەزعی ئابووری زەحمەت هاتە پێش، دوایە مەوزوعی ئەوەی کە دکتۆر باسی کرد مەوزوعی قەیرانی کۆڕۆنا کە ینی قەیرانی کۆڕۆن ڕاستە بەخۆی وەکو وەزعی تەندروستی بەس لێکەوتەکانی هەر بە خۆی قەیرانێکی دارایی گەورەی لە هەموو دنیا دروست کردی و لە هەرێمی کوردستانیش ینی بۆ اقتصادی گەورانە بوو بە کێشەی گەورە بۆ لە هەموو وڵاتە زلهێزەکان. ئێستا باز دەکەم ئەو وڵاتانەی کە پێشتریش لە چەند بەرنامەک باسم کرد وڵاتی زلهێزی هەژاند، ینی طبیعیە لە وڵاتێکی وەکو عێراق وادە بێ خوردی بکەوێ بێسە کوردستان یعنی کە تاوتێکی بدات. ئەو دەشەمە مقاوممان کرد و کە باس لەو نقاتانەی کرد کە سەرنجی ڕاکێشاوی مەوزوعی سیاسەت و گفتوگۆ لەگە بەغدا لێکەم کۆبوونی ئەنجومەنی وەزیران بڕیارماندا کە لە کارنامەی حکوومەت وابووی جەنابەت باست کرد کە پێویستە لەگە بەغدا وەزعەکان ئاسایی بکرێتەوە و لە یەکەم کۆبوونەوە بڕیار درا کە لیژنەی باڵا ینی وەفدەی باڵا نەک لیژنە بە سەرۆکایەتی کاک مەسعود بارزانی و
کاقوبات تاالبانی و چەند وەزیرێک سەردانی بەغدایان کرد کە بە بەغدامان گوت ئەمە وەکو کابینی نوێم هاتیە نیەت پاچی خۆمان پیشان سەردانی نیەت پاچی سەردانی نیەت پاچی بوو ئەوە لەوەی ڕازگۆ بووین لەوەی لە کارنامەکەی کە بە خەڵکمان گوت لە یەکەم ڕۆژی سون خواردن و ئەو وەفدانەی کە چوونەوە بەغدا هەموو درێژە پێدەری ئەو کۆبنەوە یەکەم و ئەو نیەت پاچیە بوو و تا ئێستاش بەردەوام دوایش تانی بێن تەفاسیلی سەر گفتوگۆکان چمان کردی و لە چێ بووینە مۆزوع نقطەی دووەم کە لە کارنامە باست کرد جەناب چاکسازیە چاکسازی قسەکت کرد گوتت دروشم بوو ئەمە لە دروشم ئێستا کردمانە واقع سەدوونێ کۆبنەوەی لیژنەی باڵای چاکسازیمانە بوو یەک کۆمەڵ بڕیار بینی لە ئەنجومەنی وەزیران بڕیارەکان پەسەند دەکرێت درێژە پێدەری ئەو هەموو بڕیارانەی پێشترە کە ئەوەی یاسای چاکسازی وختاندان چاکسازیە لە خەرجیەکان هەموو ئەوانەی بەناشایستە و بەناحەقی موتیان وەگرتیە و چاکسازیە لە خانشینی چاکسازیە لە هێزی پێشمەرگەی کوردستان هەموو ئەوانەی کە لە یاسای چاکسازی باسکرایە کە لە دروشمەوە ئێستا کردمانە واقع یاسای چاکسازی لە دوی هەفتەوە کە تەبواری جێبەجێکردن ئەوە مادە بە مادە دێتە لیژنەی باڵای چاکسازی کە لیژنەی باڵا بە سورەکاتی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانە جێگیری سەرۆکی ئەنجومەنی وەزیرانە و چەند وەزیرەکە خۆشم تێدا ئەندامم قەراراتەکان حاضر دەکەین دوێنێ کۆبنەوەمانە بوو بەیانی لە کۆبنەوەی ئەنجومەنی وەزیران بڕیارەکان پەسەند دەکرێت و دەردەچێت یەک کۆمەڵ بڕیاری گرنگی تێدایە هەم لە خاننشینیە لە پاسەوانیە لە چوارچەوەی ئەو یاسای چاکسازی لە مۆزوعی بابرێنی شروطەکانی باڵەکانی بەڵێ ئەوەی کامە باز دەکەین یاسی چاکسازی مۆزوعی فراوانە تانی ئێستا لە سنای قسەکان بینە سەری بەس دەمەوێت ئیشارەت بۆ نقاتانە بدەم کە جەنابەت باس کرد مۆزوعی سیاست و یعنی ڕازگۆیی و حکومەت لە ئەو کارنامەی کە جەنابی سەرۆکی ئەنجومەنی وەزیران لە پەرلەمان خوێندیەوە لە سیاست و گفتوگۆ ڕازگۆ بووین و گفتوگەکان بەردەوامە و ئەمە زیاتر بەرەو بەغدایە نەک بەغدا بەرەوە بیتن و ڕاحەزتان کردیە لەو سەردانانە وەفدەکان دائما تەفاوز کە دوو وەفد تەفاوز دەکەن زۆر جار هەیە جارێک طرفك دەتی جاری دوم طرفی دوم دێ ئەمە هەر بەخۆمان چوینە لە وەزع ناخۆشەکانیش کە وەزعی صحی بەغدا زۆر خراپ بووە تیارە نەبووە ئەمە بە تاری عسکەری چوینە کە یعنی لەوانەیە شتێکی زۆر ناخۆش بی نائب ڕئیس وزرا و ئەو هەموو وەزیرە دەچن یەک کۆمەڵ خەڵکی فەنیشمان بردیە جاوە کاکتۆر عفومەکەی لە چوارچێوەی ئەو نیەت پاکەیە کە هەر لە سەرەتاوە حکوومەت دەری بڕێەوە یا لە چوارچێوەی ناچاری و مەجبوربوون و ئەوانەیە کە تۆ هەرە بێ بەرەو بەغدابی نەخێر ئەمە لە کارنامە کە لە کارنامەی کابینی حکومەت هیچ ناچاریمان نەبوو ئەو کارنامە کارنامەی حزبەکان بوو کە پێمان وایە هەرێمی کوردستان وەکو بەشە کە دەستور دانی پێدانایە لە عێراق مەفروضە عیلاقەی دروست و تەندروستمان هەبی لەگە بەغدا ناچاری نەبوو لە کارنامەی حکومەت بووە ئەو وەختەش کە لە کارنامەمان دانایە حکومەت نە مشکلەی موچی هەبووە نە مشکلەی پارەش هەبووە لەگە بەغدایە ئەمە وەختێک دەستمان بە فاوزات کردێ لە بەغدا وەزعمان زۆر باش بووە ینی موچەمان ماگانەدایە پارە لە بەغدا هاتیە سعی نەفدانە بەزیە کۆڕۆنا نەبووە قەیرانی دارایی نەبووە ئەمە لە کۆتایی فاوزاتەکەی ئێستا کە ئەو قەیرانانە دروست بوو لە ساڵی نوێ مۆزوعی بڕینی ئەو پارەی کە بەغدا دەینات وە زائیدەن قەیرانی کۆڕۆنا و دابەزینی سعی نەفت خاڵەکەی تر ئەوەی دوو خاڵەکەی تر ئەو باش دەکەم لەسەر فرە چەشنکردنی ئابووری ئەوە لە کارنامەکەی بەڕاستی ئیشی زۆر باشمان لەسەر کرد بەس ناتانی مۆزوعی فرە چەشنکردنی ینی لەسەر چاوە کە اعتمادمان لەسەر نەفت بێ سەر کشتتوکال و پیشەسازی نەتیجەکەی بە 6 مانگ یا بە ساڵک ینی درێژخایەنە و ئەمە پرۆژەی زۆر باشمان هەیە لە فرە چەشنکردن دوایی دێمە سەری ئەم جارێت بمێ بەس بە هێدلاین بکەم مۆزوعی لەسەر یەکتیمی لە یەکەم کۆبنەوەی ئەنجومەنی وەزیران وڵای یەکەم کۆبنەوەنەوە پاشەوەی سونمان خوارد دانیشتنەکمان کرد لەگەر کاک مەسعود بارزانی کاک قوبادیش لێ بوو هەموو وەزیرەکان یەک تاکیدی کردەوە بەڕێز سەرۆکی ئەنجومەنی وەزیران کە وەزیر دەبی وەزیری هەموو حکومەتی هەرێمی کوردستان بی وەزیری خەڵک بی ینی لە حزب دەردەچین ئەمە کە هاتینە حکومەت وەزیری حکومەتین وەزیری خەڵکی لەسەر یەکتیمی و بڕیاردان طبعا لە ئیشکردن دائما هەتا ئیش نەکەی مەشاکل نابێتن بەڵام یەکشت لەگەر کاک لەگە سەرۆکی حکومەت و هەروە جێگری سەرۆکی حکومەت کە ئەمە ئەو تیمەی کە ئیش دەکەین سەراحەت زۆر مهمە زۆر جار هەیە زۆر شتەیە کە ئیشمان کردیە لەوانەیە بەدڵمان نەبوو بە سەراحەت گوتمان قسەکان وەرگیرایە و کاک مەسعود بەخۆشی و هەتوا کاک قوبادیش ئەو سەراحەتە یەک لە ئەساسی ئیشکردن بووە کەوای کردێ زیاتر لێک بکەین یعنی ئەوە نەبی ئەگەر شتێک بەدڵمان نەبوو کە بەدڵمان نەبوو نەگۆکو شەخص وەکو حکومەت یعنی لە ئیتاری ئیشەکان
ئەوە بووە کە بەسەراحەت هەموو قسەکانمان کردی ئەجل لە کۆبنەوەی فراوان بۆیان لە کۆبنەوەی تایبەت بووە و تانیتمان ئەو یەکتیمی کە هەیە زۆر جار هەیە لەوانەیە حیزبەکان گلەیان لە تیمەکانی خۆیان کرد لە ناو حکوومەت بەس قەناعەتمان بۆی بۆ هەندێک شت هەیە لە خزمەتی خەڵکە دەی بیکەین و من پێم وایە دەستپێکەکی خراپ نەبوو ڕاستە ئەوەی جەنابەت باست کرد لە حالەتی طبیعیش لە وەزعی طبیعیش ساڵێک ماوەی کەمە بۆ تەقیمی کابینەیەک بەڵام لە 5-6 مانگی یەکەم هەستمان کردیانی ئەو ئیرادەی کە باسی لێوە دەکرا وردە وردە خەریک بوو ینی کابینەکە دەکەوتە سەر ڕێزکەی طبیعی خۆی و هەنگاو بە هەنگاو دەڕۆیشت بۆ مەسلەی بە تایبەتی پرسی چاکسازی بەڵام بەداخەوە و قەیرانانە بەڕاستی ئێمە جارێکی تر وکوبوتنی بردەوە دواوە و ئێستا احتیمالە حکوومەت زیاتر لە خەمی شتە زۆر ئەساسی و ئانیەکان بێ ئەوەی کەموچێ بەڵام دیسان من شتێک تاکی دەکەمەوەیش ئەوەیە کە ینی پرسی چاکسازی ئێستا جارێکی تر ینی بە بیرمان دێنێتەوە ئەمە ئەگەر لە ڕابردوو بەداخەوە ینی ئەو فەلسفەی کە ئیدارەی ئەو وڵاتی پێدرا ئەو وڵاتی پێ بەڕێوە بردرا فەلسفەی ڕاست و دروست بە ئێمە لەگەر بچووکترین ئەزمە تووشی وەزعێکی ئاوانە دەبووین ینی بەداخەوە دیسان دەڵێم حکوومەتی ئێمە وای لێ هاتی ینی وەکو جەستەیەکی زۆر نەخۆش بی و زۆر بێ مەناعبی ینی بچووکترین ڤایرۆس پێی دەوێری ئێوە سیر بکەن ینی لە 2014 بە دواوە هەر ئەزمەیەک ڕووی لە وڵاتە کردبی ئێمە نەمانتوانیە بە ئاسانی خۆی لە بەرامبەر بگرین و مەسەلەکەش معلومە ئەوەیە کە تۆ بەڕاستی بە شەکلێک ئیدارەی ئەو وڵاتەتدایە کە ئاسان نییە ئەزمەیەک دەبێت ڕەنگەداتەوە ئەو کاتە تو تێدەگەی ینی بۆ خۆت ژێرباری هەندێک شت کە خەریکە وردە وردە تەوقەکە ملت دەخنچێنی بۆیە بەڕاستی ئێستاش ینی ئەوەی کە زۆر گرنگە زۆر ضرورە و زۆر حیاتیە ئەوەیە کە ئێمە بەڕاستی زۆر بە جەریئی ئەو حکوومەتە دەست باوێ بۆ مەسەلەی چاکسازی ینی چاکسازی تەنها حەسر نەکرێت لەوە یانە ئێمە اکتفا نەکرێت ینی جەنابەت هەستی پێیەکەی کە جددیەتێک هەیە لەم مەجالە یان زانی چۆنە خۆی کێشەک هەیە بەڕاستی طبی ئەو حیزبانەی کە ئێستا قسە لەسەر چاکسازی دەکەن هەمان ئەو حیزبانن کە ئەو دۆخیان لە هەرێمی کوردستان دروست کردی ئەنی ئەوە ڕاستیە کە طبیعی دەبێ ئەو حیزبانە بزانن ینی ئێمە تا ساڵی 2014 کە مانگانە نزیکەی ملیارێک دۆلار داهاتە ئەو وڵاتی ئێمە زۆر بە ئاسانی شەکانی خۆمان پێ بەڕێ دەکرد لە 2014 بە دواوە تێگەیشتین کە ئەو پارە ئاسان نییە و حتا ئەگەر ئەو کێشانەش دروست نەبوو بە داعشیش نەهات بە سعری نەوتیش نەهات بە خوارێ و ئەزمانەی ئەو ئەخیریش بەڵام دیسان تو ناکرێ وڵاتێک بەدەستێک ئەو پارەیە وەربگری و بەدەستێک تریش بیکاتە موچ ینی ئەوەی کە بودجەی تەشغیلی ئێمە گەیشتە 175 ئەو بەڕاستی پێچەوانەی وەکو گوتنی ستانداردی هەموو دنیاە و حتا ئێستا من نامەوێنی قسەکانمان ئیمکانە زۆر پەردبی بەڵام ئەگەر قسە لەسەر فرەچەشنکردنی سەرچاوی داهاتیش بکەین تو کاتێک دەتوانی ئەوە بکەیت کە بەڕاستی وردە بەوردە بنەی تحتی بۆ ئەو سێکتەرانی تر دروست بکەیت ئەو کاتە دەتوانێت ئەوە بکەیت کە تۆ مەبالغی معقول پێویست دابنەی بۆ دروستکردنی بنەی تحتی ئەوانە بۆیە بەڕاستیش ئێمە ئەگەر نین چاکسازی جددی نەکەین و چاکسازی لە سەرفیاتە لە داهاتە لە هەموو ئەو شتانی کە کاک دکتۆر باسی کرد تو وەرە دەست ببە بۆ هەر شتێک بۆ خانەنشینی پێشمەرگە زیندانی سیاسی شەهیدان هێزەکانی ناوەخۆ هێزی پێشمەرگە باوەڕ بکە ئەگەر ئەو حیزبانە بە بڕوای من جددی بن و ئەوەی کە لە ڕابردوو بەداخەوە کردیان ئەو لەشکرە زۆرەیان کردە موچەخۆر و وەکووتنی بۆ مەسلەی کەسبی دەنگ و ئەوانە ینی ئێستا ئەگەر دەست ببەن بۆ ئەوەی هەموو ئەو زیادانە ببڕن من پێم وایە باوەڕ بکەن بە ینی مبالغە نییە ئیمکانە دکتۆر لەوە بەڵام بە سەدان هزار کەس هەڵدەوەرە ینی هەر ئەوانەی کە زیادن تووەرە ئەو زیادانە هەمووی ببڕا من پێم وایە ئەو کاتە بودجەی تەشغیلی ئێمە دەبێتە شتێکی معقول سەرچاوەکانی خەرجیاتی ئەوەی ئەخیری قسەکانت باس کرد ڕیانی یاسای چاکسازی
یەکێک لە خاڵە گرگەکانی ئەمانە و کە زەنا باست. دکتۆر سۆران حەزەکەم لە ڕووی زانستیەوە باز لەوە بکەین ینی ئایا ساڵێک بۆ هەڵسەنگاندنی حکوومەتێک چۆن و لە ڕووی زانستیەوە کە تۆ دەست دەکەی بە هەڵسەنگاندن چییە ینی چۆن باسی چاکە و خراپە و هەموو ئەم شتانە چۆن بکرێت؟ ڕاستە بۆ خۆی ئەوەی کە جەنابتان فەرمووتان و کاکتۆریش مامۆستاش تەکیدی لەسەر کردەوە ئەوەیە خۆی لە بۆ ئیدارەدان و حکومڕانی ساڵێک زۆر نییە. بەڵام بەدیوێکی ترا لە ڕووی قانونیشەوە ستانداردێکی جیهانی هەیە لە دنیای دیموکراسیا حکوومەتەکان بە زۆری بۆ 4 ساڵان. کەواتە گەرم 4 ساڵە دابش بکەین ساڵێکەکە 25% تەمەنی کابینەکە ینی معقولە تۆ لە ئەندازەی 25% هەڵسەنگاندنی بۆ بکەیت. بەڵام بۆ خۆی لە زانستی ئیدارەدان و ئەوەشە هەمیشە ساڵی یەکەم بە تایبەت ئەگەر هات و کابینەکە تازەش بێ ئەوە نییە ساڵی دەست و پەنجە نەرمکردن و پێوترێت دیسیژن فەیز واتە بەس بڕیارەکانە درێ و ئەمانە 3 ساڵەکەی تر ئەبێ بە ئەکشن فەیز ئەوەیە کە فەیزی جێبەجێکردن و فعل و ڕەفتار و کردار و ئەوانەیە. بەڵام خاڵێکی تری گرنگ کە پەیوەندی بە هەڵسەنگاندنەوە هەیە تەیدەن بەوەی کە کاکتۆردارا فەرمووی هەڵسەنگاندن ئەبێ لە کاتێکی ئاسایی و نۆرمەڵا بکرێ بۆ حکوومەتێکی ئاسایی و نۆرمال. ینی ئیدارەدان لە کاتی قەیرانە جیاوازە و لە لۆجیکی یاساییشە حکم و یاسا و بڕیاری تایبەت هەیە بۆ کاتی قەیران کە وەکو حاڵەتی ئاسایی نییە هەر لەبەرەوە حکوومەتێک کە سەرەتاکەی بە جۆرێک لە ئاسایی بوون دەستی پێکردبێ و لە ناوەڕاستی تەمەنەکەی ئیدی قەیرانەکان و تەنگ و چەڵەمەکان سەر هەڵەدەنەوە من پێم وانییە بتوانی 100% لۆجیکی مۆزوعیانە بتوانی هەڵسەنگاندنی بۆ بکەیت. بەڵام خۆخۆی نکۆڵیشی لێ ناکرێت کە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕەوشێکی ئاسایی تەواوە نەهاتوۆتە بوون واتە خۆی زادەی ڕەوشێکی نائاساییە لە دوو ڕۆوە. یەکەمیان ئەوەیە کە هێشتا کە کابینەی نوێمیش دەست بەکار بوو هێشتا ئاسەواری قەیرانەکانی 2014 بەرەو دووە هەر بەردەوام بوو و خاڵێکی تریش پەیوەندی بەوە هەیە کە ئەم کابینەیە پاش گفتوگۆیەکی زۆر دوور و درێژ و زۆر چڕ و هاموشۆی چڕۆپڕی سیاسی و دانوستانی درێژخایەنی نێوان لایەنە سیاسیەکان پێکات. ئێمە لە 30 ئەیلولی ساڵی 2010 هەڵبژاردنمان کردووە کابینەمان لە 10 تەموزی 2019 دروست بووە کەواتە ئەمە ئەگەر شتێکمان پێ بڵێت دوای 9 مانگ زیاتر لە گفتوگۆ پێمانەڵە کە ڕەوشێکی سیاسی تەواو ئارام و بەرجەستە و زەمینەساز لە ئارادا نەبووە ئەکە ئەم کابینە بێنێتە بوون. بەڵام سەرنجام کە حکوومەتێکی ئێتیلافی دروستە بێ ئەمەش خاڵێکی دیکەیەکەوە ئاکات هەڵسەنگاندن بۆی ئاسان نەبێ ئەوەیە کە هەمیشە حکوومەتە ئێتیلافیەکان لە دنیاە حکوومەتە بەهێزەکانی دنیانین بۆ لەبەرەوەی کە حکوومەتی ئێتیلافی بوو چەند هێز و لایەنێکی سیاسی بە ئەجندای جیاوازەوە دێنە ژوورەوە سەرنجام ئەم حکوومەتە بمانێ و نەمانەوە ئەکەوێتە ژێر ڕکێفی هاوکێشە سیاسیەکان و ئەجندا جیاوازە سیاسیەکان کە ئەمە شتێکی نۆرماڵە. بەڵام لە دنیای سەردەما پەنابردن بۆ حکوومەتی ئێتیلافی بۆ حاڵەتی تەواو ئیستیسنایی و بۆ حاڵەتی جیاواز و ئەوانە ینی من نمونەیە کە لێ نزیک نمونەی بەریتانیایە کە بە درێژایی سەدەی 22 جار پەنایان بۆ حکوومەتی ئێتیلافی بردووە جارێکیان لە دەورانی جەنگی دووەمی جیهانیە و جارێکیان لە ساڵی 76 دوای 2 گەڕ لە هەڵبژاردن دیسانەوە هیچ حیزبێک نەیتوانی زۆری نەبەدەست بێنێتەوە ناچار پەنایان بۆ حکوومەتی ئێتیلافی بردەوە. بەڵام ڕەنگە واقعیش بین ئەوەیە ئایا ڕەوشی هەرێمی کوردستان و نەزجی سیاسی لە کوردستانە گەشتوتەوە ئاستی کە ئێمە بمانێت بیر لە حکوومەتی زۆرینەوە ئەوانە بکەینەوە بەداخەوە بە لەبەر چاوگرتنی ئەوەی کە هەیە و بە لەبەر چاوگرتنی و هاوکێشە سیاسی ئاڵۆزانە و ئەو تایبەتمەندیانەی کە کۆمەڵگەی کوردستانی هەیەی زەحمەتە ئێمە لە ئیستەیە بیر لە حکوومەتی زۆرینە بکەینەوە یعنی حکوومەتێک حیزبێک بێ کابینە دروست بکەوە هەموو حیزبەکانی تر ببن بە ئۆپۆزیسیۆنێکی کاریگەر و کار بە ئەوە بکەن کە لە ڕێگەی بەرنامەی بەدیل و لە ڕێگەی هەڵبژاردنەوە دەسەڵات لەم حکوومەتە وەرگرتنەوە نەک لە ڕێگەی دروشم و بڕوخێ و ئەوانە و ئەتڕوخێنمەوە. کەواتە بە لەبەرچاوگرتنی هەموو ئەمانە کە باسمان کرد کە ئەمانە بابەتی لۆجیکین وەکو جەنابەت وتت ئەمانە هیچیان پاساو نین بەڵام ئەمانە فاکت و حەقیقەتی حاشا هەڵنەگرن. لەگەڵ ئەوەشە ئەم کابینەیە ئیشی زۆر باشی کردووە لە سەرەتای دەست بەکاربوونیان هەر لە ڕێخستنەوەی ئیشێکی ئێجگار سادە کە ڕێخستنەوەی دەوامی فەرمانگەکان و جارێکی تر پێداچوونەوە بەوەی کە فەرمانبەر ئەبێت چەند سەعات کاتی خۆی تەرخام بکە بۆ خزمەتی گشتی و ئەوانە و پێداگیری لەسەر ئەوە هەتاوەکو سەرهەڵنەدانی ئەو قۆناغەی کە
کۆرۆنا ئیدی ئەبێ بە کێشەیەکی جیهانی و کاریگەری و لێکەوتەکانی لەسەر کۆمەلگای کوردستانیش دەرەچێت ئەو هەنگاوە زۆر بەباشی چوو بۆ پێش بۆ پاشانیش پرسی چاکسازی کە باسمان کردەوە من دڵنیام ئەگەڕێینەوە سەریشی ئەمە هەنگاوێکی یەکجار زەروریە من زۆر کۆکم لەگەڵ مامەسایە کە فەرمووی ئێستا پرسێکی حیاتیە یعنی حکوومەتی هەرێمی کوردستان ئەم کابینەیە بە تایبەت ئەلتەرناتیڤێکی بۆ ئەنجام نەدانی چاکسازی نییە بۆیە مەحکومە بەوەی کە چاکسازی بکە و من پێم وایە هەنگاوی باشیش هاوێشراوە بە لە بەرچاوگرتنی یەکەم کورتی تەمەنی کابینەکە کە هێشتا ساڵەکە و دووهەمیان بە لە بەرچاوگرتنی ئەو قەیران و زۆر و زەوەندانەی کە هەن و بە لە بەرچاوگرتنی ئەو زەمینە ناسازە سیاسیش بەداخەوە کە هەر هەبووە ینی ئێستا دروستەکە هەموو شەو جمۆجۆڵ و ئەوانەی سیاسی هاتوونەتە ئاراوە کە من هیوادارم نەتیجەکەی ئەوە بێ کە وا بکات کە بچێتە بەرژەوەندی گشتیەوە بێتە دەستبار و یارمەتی دەر بە حکوومەت بۆی بتوانێت بەرنامەکەی جێبەجێ بکە بەڵام هەتاوەکو ئێستا ئەگەر من لێ خاڵا کۆی کەمەوە ئەوەیە کە ئەم حکوومەتە ئەو هیوایی دروست کردووە لانی کەم کە بتوانێت بەشێک لەو کێشە کەڵەکە بوانەی کە ئێمە لە چەند ساڵی ڕابردووە هەمان بۆ چارەسەر بکە و ئەو ئیرادەیەش پیشاندراوە کە ئەتوانرێ ئیشی باش بکە هەڵبەت ئەم خاڵش من ئەمێ بیکەمە دوا قسەی خۆم ئەوەیە کە ئێمە کاتێک دێین باس لە هەڵسەنگاندن بۆ ئەم کابینەیە ئەەکەین و باس لە ئیشە باشەکانی ئەەکەین و باس لە ئاڵنگارێکانەکەین و باس لەو هەنگاوانەشەکەین کە نەیهاویشتووە ئەمە شتێکی ڕۆتینە ینی بۆ هەموو کابینەیەکە کرێ ئێستا پاش 4 ساڵی تر کە کابینەی دێم دەست بەکارە بێ و دوای ئەوە کابینە 11 دەست بەکارە بێ ڕەنگە ئەم جۆرە هەڵسەنگانە هەر بکرێ مانای ئەوە نییە کە ئەم کابینەیە خراپی کردووە کە کاتێک کابینەی دێم بێ باسی چاکسازی بکە کە بێ باسی هەنگاوی تازە بکە ئەمە شتێکی ڕۆتینیە کە لە دنیاە ڕوئەدا و حاشا هەڵنەگریشەوە کەس ناتوانێت حاشای لێ بکە کە ئەو دەستکەوتانەی هەتاوەکو دەی تەموزی 2019 هەبوون بەرهەمی هەشت کابینەکەی پێشووترن کە لە ساڵی 92 بەو هەموو هەوراز و نشێ و بەو هەموو سروفە جیاوازانەی کە هەبوون بەدەست هاتوون لەبەرەوەی هەر زۆر باسی چاکسازیمان کرد بەڕای من یەکێکە لە کارە گرنگەکانیش ینی وەختێک کە حکوومەتێک دێت چاکسازی کاتە بەرنامەی کاری خۆی و مەناوە کەم کوڕێک هەیە شتێک هەیە بە ناوی گەندەڵی بەڵام منەمێ ڕایی خۆم لەسەرمەوە بابەتی گەندەڵی تەشەنەکردنی گەندەڵی ینی گەندەڵی بەڕای من بەندە بە ڕەغبەت و غەریزە و خۆماکی مرۆڤەوە ئەمین هەموو ڕەنگە هەموو مرۆڤێک حەسب بکە زۆر دەوڵەمەند بێ زۆر سەرمایەدار بێ هەموو شتێکی لەبەردەست بێ بازاڕی هەبێ مۆڵی هەبێ عەرزەی خۆشی هەبێ شتی جوانی هەبێ شتی گرنگی هەبێ ینی ڕەنگە لە ناو ئەمە بۆ مرۆڤێکی سویسری و ئەڵمانی و سویدی و کورد و عەرەب هەمووی یەک شتە ینی بەڕای من لەگەڵ ڕێزی زۆرم بەرپرسێک لە سویسرا بەرپرسێک لە سوید چژن بێ چپیاو یا لە کوردستان یا لە ئەندامێکی کۆمەڵگەی خۆمان هەموو ئەم حەزە هەیە لەن بۆکە کە تۆ زۆرترین و باشترین سامان کۆکەیتەوە بەڵام چییە کە تۆ بەرپرسیارەک وەرەگری ئەتوانی گەندەڵی بکەیت کێشەکە لەکوێ ئەمە گەندەڵی وەکو میکرۆڤ وایە لە ناو بیئەیە کاژی لە ناو ژینگەیەکی تایبەت تاژی چۆن میکرۆڤێک پێویستی بۆەوەندە دەرەجەی حرارەتە پێویستی بۆیە کە ناخاوێن بێ شوێنەکە پێویستی بەوەیە کە تەنزیم نەبێ کە خەم خواردن بۆ خاوێنکردنەوە نەبێ یەکسەر تەشە ناکە و ئەنواع ئەشکاڵ میکرۆب و با بڵین ڤایرۆس و چی لە ناو شوێنێکە تەشە ناکە لە ناو وڵاتێشە لە ناو حکومڕانیشە بە هەمان شێوەیە کۆمەڵێک شت هەیە ژینگەیەک دروستەکە بۆ ئەوەی گەندەڵی تەشەنە بکە لەم وڵات کەم تەشەنە بکە لە وڵات زۆر تەشەنە بکە لە وڵات زۆر باش بن بڕکرێت لەم وڵات نەتوان بن بکرێت ئەمانە چین بە پلەی یەکەم من باسی کوردستانەکەم و بەراوردێکم بە هەندێک شوێنی تر بە پلەی یەکەم بەڕای من تا ئێستا لە کوردستان یاسا بەهێز نییە یاسا لاوازە یاسا خاوەن پێگەیەکی گرنگ نییە ینی ئەنجا گلەیەکی تریش هەیە کە یاسا بۆ هەمووان نییە بەداخەوە تۆ هەر کاتێک کابینەی نوێ مەگە بتوانێت لەماوەی ئەم 4 ساڵە یاسا لە کوردستان هێزی دادوەری لە کوردستان بەهێزتر بکە دەستی تونتر بکە بۆ هەمووان بێ لە بچووکەوە تا گەورە بەڕای من یەکێک لە هۆکارە هەرە گرنگەکانی بڵاوبوونەوەی گەندەڵی تۆ بنبڕەکەی چارەسەریەکەی مەوزوعی چاودێری دەستگاکانی چاودێری پەرلەمان چاودێری دارایی و زایدن چاودێری میدیایی و ئەمانەش
ئەمانە لەو وڵاتانەی کە گەندەڵی بە نسبەتێکی کەم هەیە ئەتوانی بڵێ نییە لە ناو نظام سیستەمە حکوڕانیەکانیانە ئەوانن کە دام و دەستگای چاودێریان زۆر بەهێزە پەرلەمان زۆر بەهێزە دەستگای چاودێری دارایی زۆر بەهێزە و میدیاش میدیایەکی نیشتیمانی بەهێزت هەیە کە چاوی لە هەموو کەیسێکی گەندەڵیان نەک هی ئەم حیزبە بێ خەریکی گەندەڵەکانی ئەو حیزبە بێ حیزبێکی تر بێ و خەریکی ئەوی تر بێ زایدەن فشاری مەدەنی لە کوردستان بێ فشارێکی مەدەنی نیشتیمانی جوان هەبێ ینی با بڵین کاتێک خۆپیشاندان ناڕەزایی دێتە سەرجادا بێ دووسێشتی زۆر گرنگ لە بەرچاو هەبێ یەکەمین شت خۆپیشاندان و ناڕەزاییە لە بەرامبەر قەزەیەکی تایبەت پرسێکی تایبەت کەم و کوڕێکی تایبەت نە بەرامبەرەوەی تۆ وڵاتی خۆت بخیتە مەترسیەوە ئەبێ جیاکاری بکەی لە بینی وڵات و حکومت نیشتیمان و حکومت دوشتی جیاوازن دایدەن ئەبێ با بڵێن بە هاندان و باگراوندی یان ئەجیندای دەرەکی نێرە پێشەوە فشارێکی مەدەنی دروست هەبێت لەلایەن کۆمەڵگەکانی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی یا لایەن خەڵک بەگشتیەوە یا میدیا بیکات ئەمەش گرنگە ئەگەر ئەمانە هەبن بەڕای من تۆ بچووکترین دەرفەت بۆ گەندەڵیە تۆ شتێکی زۆر گرنگ کە لە کوردستان تا ئێستا لە ئاوازەونەکە ئەی ڕەنگە بند بێ بە خاڵ یەکەمی یاسامان بەهێزی یاساوە لێ نەپرسینەوەیە بەڕێستان هەموو ئەو ئەزمونانەی ڕابردوتان لە 92 تا ئێستا بە بیرە ینی وەزیر دێت مدیر عام دێت وەکیل وەزیر دێت ئیتر هەموو پۆستەکان سەرۆکی دەستە دێت و ئەڕوات کەس لێی ناپرسێ بۆ نمونە تۆ چیت کرد چەند بە کەڵکی ئەم حکوومەتەوە بە کەڵکیم خەڵکە هاتی چیت هەبوو ئێستا خاوەنی چیت ینی ئەم لێپرسینەوەی نییە بەڕاستی ینی خەڵک کەمترین تۆ کەیسی گەندەڵی دیوە کە لە ناو دادگا کەیسەری گەندەڵی گەورە مەبەستم یەکلااو بێتەوە هیوادارم لە ئایندا ئەمانەشتی گرنگ بێ دکتۆر بوتت لە قسەکانی پێشوت دێمە سەر و بردەکاری لە چاکسازی چی کراوە بازارێ باسی ئەو بکەین بزەبت ئەمە لە یاسای چاکسازی چاکسازی ئەمە باسی پرۆسی چاکسازی دەکەین وان چاکسازی پرۆسەی بەردەوامە یاسای چاکسازی بەشەکە لەو پرۆسە بەردەوامێ ئەوە ڕۆیای حکومەتیشە و بڕیاری حکومەتیشە یاسای چاکسازیە لە خەرجیەکان طبعا ئەمە کە باسی شایستەی خەڵکی مستحق ئەوانەی مۆزەفن بە مستحق ڕەواتبیان هەبوو خۆ عکسەوە لە ئیستفادەی وان دەبیتن ئەمە چاکسازیمان کردیە لەوەی وەک تەشبیه نەکەم مەسەلەن شەرت نییە ئیلا گەندەڵی هەبیتنە تو بچی لەوێت چاک یعنی ئێستا گوت لە ماڵی خۆت دابنیشی بێ تەمەشا داهات و تەمەشا خەرجی خۆت بکەی بزانی داهاتەکەت کەم بووە دەبی مراجعاتی خەرجەکەت بکەیەوە تا بەڵانسەک دروستکەی زۆرێک لە دادپەروەری بەڵام ئەو خەڵکی کە بە خۆی مستحق بووە خەمۆزەفی فعلی بووە یان هەر مۆزەف بووە بە هەر ئەوە کاتبوویتە فەرمانبەر ئەکید یاسای چاکسازی خزمەتی وان دەکات کەوەی باسم کرد یاسای چاکسازی بەشەکە لە پرۆسی چاکسازی ئەوەی کە بەرنامەی حکومەتە پرۆسی چاکسازیە کە پرۆسەی بەردەوامە طبعا ئەوەی کە کاکسازیش باس کە پرۆسی چاکسازی دەبی لە هەموو سێکتەرەکان بیت هەموو ئەو سێکتەرانی کە خەڵک ملاحەزەی لەسەری هەیە یعنی ئێستامە دەستمان پێکردیە بە پێداچوونە بە هەموو گرێبەستەکانی نەفتی کە ئەوە ملاحەزەی گەورەی خەڵکە لەسەر خەڵک پێت دەرێ ئەمە لەسەر بەحرێک نەفت دەژین و موچە نادرێ ئەمە ئێستا مراجعی هەموو گرێبەستە نەفتەکان دەکەین و مراجعی هەموو گرێبەستان دەکرێتەوە کە لە مەرزە سنووریەکان بەرامبەر لەگەڵ حکومەت تایبەت طبعا ناحەقیقی زۆر بەرامبەر حکومەت کرایە بەس ئەوەش نارم کە خراپی مەسەلەن خوانە خواستە کابینەی پێشتر بووە ئەوەی کە باسم کرد هەر مەرحەلەک ئیجرعات و قەراراتی خۆی دەبێتن ئەو کاتی کە کرایە حکومەت لە مەرحەلەک بۆ ئێستا حکومەت لە مەرحەلە چکەیە ئەوەی کە باسی نەفت و باسی گرێبەستی مەرزە سنووریەکان دەکرێت ئەوانەی کە دێنەوە سەرداهات لە عینە لە مەنافزی حدودی لە بات لە هەمووانەی کە سەرچاوی داهاتن لە بۆ حکومەت پێداچوونەوەی جدی پێدەکرێتن یعنی ئەوە ئەخیری پرۆسەی چاکسازی تاوی لێ دەردەچیتن ئەوەی کە ئێستا حکومەت لە یاسای چاکسازی تەزبیتی کردیە ئەوەیە کە باسمان کرد ینی زۆر فەقراتی مهمی تێدایە کە ئەوە کە دەکاتە بواری جێبەجێکردن بەیانی چەند بڕیارەچکە دەدرێتن یعنی ئەوەی کە پێشتر بابرێن یەک لە نمونونەکان پاسەوانی بەرپرسان و مەقەڕاتی حیزبی تەسەوەڕ ناکەن چ ڕقمی خەیالی یعنی بودجێ حکومەت لە بۆ معاشی پاسەوانی کەسایەتی و مەقەڕاتی حیزبی و هەتا مەسئولینی حکومیش دەچیتن بە ینی ڕێک نەخرایە ئێستا مە لە یاسای چاکسازی ڕێکی دەخات بە وەزارەتی ناوخۆ تەکلیف کرایە کە
ینی بە نظامك بە چوارچێوەیەکی باش لێ دەرچیتن کە هەم بابرێنی زیادە ڕۆی تێدا نەبیتن هەم لە خزمەتی خەڵکو و گەڕانەوەی مێدێک هەیە ئەمە مەسەرەن تا کۆتایی ئەمساڵ ئەم شتانە هەمووی بکرێت مێدێکی وا هەیە بۆ یاسای چاکسازی ئەوەی لە یاسای چاکسازی کەتە بواری جێبەجێکردن ئەمە مشکلەکەمانەوە بوو یاسای چاکسازی خۆزوو تەوامان کرد بەڵام لەوەکەی دێ 90 ڕۆژ پاش پەسەندکردنەکەی ئەوە بوو 2 هەفت تەواوی کرد ئەمە ئێستا لە هەر لەو ڕۆژەی کە ڕۆژە قانونێکی کە جەناب دەزانی کە لە پەرلەمان دێتەوە تهدید کرا بوو پاش 90 ڕۆژی 2 هەفت بوو ئەمە لە 2 هەفتەوە پێشەوەش 2 هەفت بێت تەحزیراتمان لۆ کرد یەکسەر دەستمان بە جێبەجێکردن کرد ینی نظامەکە حازرە ئێستاوە ینی هەفتانە منەوە پرسیارم بۆ کرد ئێستا زۆر باز لەوە کرێت کە مەسەن هاوڵاتی متمانەی بە حکومەتەوە باش ئەو زۆر ینی قسەیەکە لە ناو میدیا و لە هەموو شوێنێک باسەکرێت بەس ئەم متمانەیە کەی دێتەوە بە هەنگاوی عملی من بۆیە ئەو پرسیارم کردنی ئێستا پێم خۆشە خەڵک لە ڕێم بەرنامە گوێی لێبێ ئایا لێستا تا کۆتایی ساڵ مەسەن کۆمەڵک کێشەی زۆر گرنگت باس زانی متمانەی حکومەت بە خەڵک کاک متمانەی خەڵک بە حکومەت بە ڕۆژێک و دوونیەکە نەمابیتە و علاقی لەو کابینەش نییە ئەم لەگە ڕێزم لە هەموو کابینەکانی پێشتر بێگومان باسمان ئەمە ناتانین بین ئەوەی بە چەند ساڵک دەست درایە بتانین بین بە چەند مانگە گیان بە ساڵ یەکەم بیگەڕێنەوە بەڵام ئەوەی کە نیەتی حکومەتە لە پرۆسی چاکسازی توانەوەی کە جناب چارت پێدا ڕێک داواکاری خەڵکە یعنی ئەوە نییە ئەمە پێ برم چاکسازی دەکەین ئەوە خەڵکە دەیەوێت کە خەڵک بێزار بووە بتەوێ متمانەی خەڵک بگەڕێنیەوە دەبی هەموو ئەو سێکترانی کە خەڵک ملاحەزەی لێ هەیە دەبی بێ چاکسازی لێ بکەی و بە خەڵک پێ برێ کاکە ئەوەی ناڕەزایی تو بووە لە فلان سێکتەر لە فلان سێکتەر لە فلان سێکتەر ئەوە من دێم ئیسلاحاتی لێ دەکەم چاکسازی لێ دەکەم طبعا ئەگەر تو ملاحەزە بکەی چاکسازی ئەوە نیە ئەمە بین لەو ژوورش تاریک قراری لێ بدەین چاکسازی دێین ئەو جەنابەت بەرنامەی لێ دەکەی هەموو تەلەڤیزیۆنەکان بەرنامەی لێ دەکەن بوویتە قسەی خەڵک و قسەی خەڵک بە هەند وەردەگیرێتن خەڵکی مستەقفین خەڵکی نوخبە کە لە یاسای چاکسازی هەمیان دەوریان هەبووە ئەوەی کە متمانەی پێ بگەڕێنیەوە دەی بە خەڵک بە فعلی پێ بدەی خەڵک تازە قسەت لێوە ناگریتن قسە زۆر کرایە ئەم لەگە ڕێزم یعنی لەوەتی هەینە ئەمە بە قسە خەڵک هە پێ دەرێ کاکە ئەم لەو ڕۆژی لە بەرنامەک بووم بەمنی گوت لە ساڵی 92 دێن حکومەت ساوایە گوتم ئەم ساڵی 92 حەقی دەنگدانم نەبووە ئێستا من هاتیمە شعارەکەم هەگرتیە شعارەکەی دەمێ بکەمە واقعی مەوزوعی چاکسازیە ئەوەی کە لە یەکەم ڕۆژەوە بە خراپی دەستمان پێکردیە یان وەزعەکە وهای خواستی ئێستا ئەو کابینەیە طبعا ئەو کابینەیە کەسێک نییە لە کابینەکانی پێشتر برێ خراپی کرێت چونکە ئەو کابینەیە بەخۆی درێژە پێدەری کابینەکانی کەیە یعنی کابینەکانی پێشتر ئەگەر یەکێتی و پارتی بووینە بە ئەساسی ئێستا یەکێتی و پارتینە وە گۆڕانیش ئەوەی کە کاک سعد باسی کرد ئەوانە مەسئول بووینە یەکێتی و پارتی و گۆڕانیش هەموو جارە دەرێن بە ئەسەری ڕەجعی یعنی ئێستا ئەمە هاتینە یعنی ئەوە نییە ئەگە هە خراپیەک کرابیتن ئەوەندەی یەکێتی لێ مەسئولە ئەمن ئەندامی سەرکردایەتی و حیزبە وەزیرە و حیزبە مەسئولم لێ ئێستاش کە باسی دەکەم ئەوەندەی پارتیش مەسئولە لێ بەڵام خۆ ناکرێ ئەوەی کە گۆڕانیش تێدا ئێستا ئەوەی ئەمە دەرێن کاکە وەکو باسم کرد لە وەزعەک بووە دۆخەک بووە ئێستا دۆخە چکەیە نارێن ئەوانی کە هەمویان ئەوەی کە جەناب شارت پێدا ڕێک وایە ینی ئەو دەستکەوتانەی 92 کە هەبووە دەستکەوتی گەورن بەڵام ڕخستنەوەیە ئەمە پێ دەرێن چاکسازی ینی ئیسلاحات دەکەین ئیسلاح ینی فەرقی لەگە ئینتقامکردن ئەمە دێن چاکسازی دەکەین لەوانەی کە بە حکمی حکومڕانی ئەو چەند ساڵی کردمان ئێستا دەزانین لە چێ خەلەلمان کەم کوڕەکان لە چێن بین چاچی بکەین و ئەوە داوای خەڵکە و ئەگەر خۆمان بە حکومەتی خەڵک بزانین دەبی بین لەگە خەڵک بین هەتا ئەو متمانەیە چونکە باوەڕتان نەبێتن هیچ حکومەتێک سەرکەوتو نابێتن خەڵکی لەگە نەبێت و ئەوە نقطەی ئەساسی ئەو کابینەیە کە دەبی خەڵک لەگەرمان بیتن ڕازگۆ بین لەگە خەڵک شەفافین لەگە خەڵک و ئێستا من قسەی لەسەر دەکەم خەڵک گرەی هەبووە لە مەلەفی نەفت مەسئولیەتی ئەو کابینەیە بێ ئەو گلەیانەی خەڵک ئەو شتانێک کە هەبوو ڕاستی کاتەوە لە داهاتی حدودی و مەرزەکان و مەنافزی حدودی لە باز نازانم چ یعنی ناکرێ ئەو چەندجاری کەش باسم کردێ ناکرێ خەڵک هەیە مستەفید لەمپەرێک هەیە لە ڕێ ئەمە لە ڕێی بە تایبەتی مەسەن سنوورەکان مەرزە سنووریەکان ئەکید تو بزانە ینی لەمپەر هەیە بەس ئەگەر نیەتی ئەو حیزبانی کە بەشدارن لە حکومەت بەس دەبی نیەتی حەقی هەبیتن یعنی دەبی یەکێتی و پارتی وە گۆڕانیش بە قووەتی خۆی ئەم لەگەڵ ڕێزم لە بزنەوەی گۆڕان بە تایبەتی یەکێتی و پارتی کە دوو کۆڵەگە ئەساسین یعنی هەردووچیان لەگە واقع حسەکەن پێشتر منطقەی جوغرافی هەبوو پێگوتیە ئیدارەی یەکێتی ئیدارەی پارتی زۆنی سەوز زۆنی سەرد بین ئەوانە بە حەقیقی بە خەڵک برێن کاکە ئیسلاحات دەکەین و کەسمان ینی کەس ناوی بە دەربی لە ئیسلاحات و لە چاکسازی ئەو وەختی خەڵک بە
دەنا خەڵک ئێستاش لەگەری دانیشتە دەرێ قەت لە یەکێتی پارتی ئەو حیزبانێک ئێستا لە ساحەی کوردستانی باش نابینیەوە باز لەوەی ناکەم خەڵکەکی نامەسئول و خەڵکەکی نانازت هەیە باز لە هەندێک شت دەکاتن کە خەیاڵەکە و قسەی خەڵک نییە کە باس بەرە و بەغدا دەکا و یان هەڵوەشانەوەی قەواری هەرێم وشتووە ئەو داواکاری خەڵکی عام نییە داواکاری چەند دەنگەکی نەشاز و یعنی ناتەبیعینە لە ناو کوردستان بەس خەڵک پێی وایە خەڵک دەیەوێ ئەو حکومەتە بە حکومەتی خۆی دەزانی بەس پێی وایە دەبی هەندێک شتێ بیکە خۆی ڕاستکاتەوە حکومەت ئەگەر پێشتر لە خەتێک بووە کە لەگە خەڵک نەبوو ئێستا بینەوە بەری خەڵک پێشوەی بینێ لای کاک سەعەد ناوبڕێک ئەڕۆین کورد بەڕێزان ناوبڕێک ئەڕۆین و دواتر دەگەڕێنە لای بەڕێز دووبارە سڵاو درێژە بە گفتوگۆکەمانەین کاک سعد باسی کۆمەڵی بارودۆخمان کرد لە ساڵێک تەمەنی کابینەی نوێم کە هاتوۆتە پێشێ بە تایبەتی قەیرانی کۆرۆنا و دابەزینی نرخی نەوت و بڕینی بودجە و ئەو یانی ئەو پارەی کە لە بەغداوە هەوناتوان بڵێم بزیار بڵێم و سەیچیان نەبوو چکە کەمتر لە هەمووانە ئەوەی کە لە بەغداوە هات ئەمانە ڕەنگە لە زۆر بوارە حکوومەتی خسبێتە دۆخێک و لە زیاتی ئەوەی بۆ نمونە پلانسازی بکە بۆ ئەوەی بەرەو پێشکەوتن و بەرەو با بڵین ئایندەیەکی باشتر کەوتەتەوەی پلان بۆ ڕوبەڕووبوونەوەدانی ینی ڕوبەڕووبوونەوەی قەیرانێکی گەورە ئێستا بەڕای جەنابەت گرنگترین ئەو تەحەدیانەی بەپێی ئەو کارنامەوە ئەو دۆخی کە ئێستا هاتوتە پێشێ گرنگترین ئەو تەحەدی و خۆ لە گرەونانی کە لە بەردەم کابینەی نوێمە چییە؟ دیارە لە دوای ئەو هەنگاوەی کە هاویشتمان لە 2 ساڵی ڕابردوو مەوزوعی ڕێفراندۆم تێگەیشتین ینی تۆ دەستت برد بۆ شتێک کە گۆڕینی نەخشەی سیاسیە لە هەستیارترین ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەنی ئەوە ئیرادەی ملەتە کافی نییە بۆ ئەوەی بێ ئەو گۆڕانکاریە بکە بۆیە تیان گەیاندین هەم مێزە ئیقلیمیەکان و هەم دەرەوەش کە ئێستا کاتی ئەوە نییە ئێوە دەوی بگەڕێنەوە عێراق بەشێکن لە عێراق بۆیە ئەوەی کە دکتۆر باسی کرد من پێم وایە هەر لە سەرەتای دەست بەکاربوونی کابینەکە یەکێک لە سیاسەتە ڕاست و دروستەکانی کابینە بۆ ئەوەی بگەڕێتەوە بەغدا و جددیبی ئەو جارە و لە هەموو قۆناغەکان باشتر ئیستعدادی ڕێکەوتنی هەیە ئەوە سیاسەتێکی دروست بوو بەڵام ئێمە دەبی ڕاستیەکەی بیزانین دکتۆر لە تەفاسیلی مفاوەزاتەکانە باشتریش لەوە هەست پێ دەکا یعنی ئەوەی کە پێ دەگوترێت دەستور لە 2000 با بڵێن لە دوای دەورانی سەدام لە 2005 بەدواوە هەموو خەڵکی عێراق دەنجی بۆ دا و ئەوە عەقدێک بوو لە بینی ئێمە و پێکاتەکانی تر بۆ ئەوەی عێراقی نوێ لەسەر ئەساسی شەراکەتی حەقیقی ئەو سێ پێکاتەیە ببی ئێمە احتیمال لە جارجار وەکو خەڵکی کوردستان وەکو گەلی کورد وەکو حکوومەتی هەرێمی کوردستان دەمان بینی لە هەندێک شوێن غەدر لە حکوومەتی هەرێمی کوردستانە کرێت لە هەندێک شوێن بەشداریەکەمان تەواو شۆڕ نەبوویتەوە بۆ دام و دەستگاکان لە هەندێک شوێن ئەوەی کە پەیوەندی بە شایستەی دارایی ساڵانە خۆتان نەزانن هەمیشە لە سەردەمی پێش 2014 ئەو مناقەشە و جەدەلار هەبووە لە بینی ئێمە و ئەوان بەڵام ئەو ڕاستی هەیە کە هەست دەکرێ ئەو لایەنانەی کە با بڵێن پێگەیان هەیە و هێزن لە عملیە سیاسی لە عێراق بە تایبەتی بە شیعەکە بە کولی پاشگەز بووینەوە لەو دەستورە ینی بەڕاستی ئەوە تەحەدیەکی زۆر گەورەیە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان تۆ ئێستا لەگەڵ تەرەفێک مفاوەزاتەکەی جاران ئێمە دەمانگوت با بنەما بۆ مەسەلەی مفاوەزات دەستور بی با دەستور حەکەم بی و ئەو قسەیە ئیمکان هەندێک جار ئەوان بەلایانی کوردیان دەگوت مامانە دەیانگوت لایانی کوردی زۆر تەجاوزاتەیە کردیتی زۆر مافەیە دەستوری نیە کردیتی ممارەسەیەکە بەڵام من پێم وایە ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان ئەو جارە 100% ڕازیە بەوەی کە دەستور بنەمابی دەستور بە ئەساس زۆر بگیرێ بەڵام کێشە ئەوەیە ئەوان ئێستا کار بە دەستور ناکەن بۆیە حکوومەتی هەرێمی کوردستان بەڕاستی ینی تا ئەو شوێنەی یەکێک لە تەحەدیە گرنگەکان ئەوەیە کە تۆ لەگەڵ بەغدایە هەڵ بکەیت لەگەڵ لەم دۆخەیە مەسەلەن تا ئەگەیتە ئەنجام
ئەوەش ینی تۆ مەسەرەن ئێمە دەبێ دوێنێ گفتوگۆیەک بوو ینی ئەوە پرسیارە کە حکوومەت هەرێمی کوردستان تا کوێ دەڕوا لەگەڵ بەغدا وە سنوور بۆ ئەنی من پێم وایە مرونەت واریدە و حتا زۆرەشیش لە سازش واریدە بەڵام نەکەویتە سەر حسابی شتە ئەساسیەکان نەکەویتە سەر حسابی مافە دەستوریەکان بەڕاستی من پێم وایە ئەو کاتە نە حکوومەت هەرێمی کوردستان ئەو مافەیە و نە خەڵکی کوردستانیش ئەوە لە حکوومەتەکە خۆی قبولەکە کە وەکو گوتنی بچووکترین سازش بکە لەسەر پرسە ئەساسیەکان بەڵام مامۆستا عەفومەکە حەزەکەم دوایی دکتۆر ئەندامی شانی دانوستان کار بووە وڵای ئەگەر یەک مۆزوع باسی ڕفراندۆمی کرد لە قسەکەی جەناوت تێگەیشتم و ئەوە کرا ینی مەوزوعی ڕیفراندۆمیان کردی حەجزاک ئەم بە قەناعەتی خۆم طبعاً ڕیفراندۆم یەک لەو شتانەیە کە کورشانازی پێوە دەکاتن ینی عامی خەڵک و ئەوە دۆکمنتێکی تاریخی هەر لە ئەسمان دەبینێت بەڵام پێش ڕفراندۆمیش ئەوەی خروقاتە دەستوریەکان کرایە کە لە 2014 مستحقاتی مۆزەفین و بودجەی کوردستان بڕا ئەوە تجاوزات 2 میلیۆنی و ئاوارە کوردستان بڕا پاش ڕفراندۆمیش ینی ئەوان ڕفراندۆمیان کردەوە زەختە گۆرەقەی بەکاری بێننا پێش ڕفراندۆم عفوم دەکەم بەستی من ئەوە نییە ئێستا دەوڵەتی ئێستای عراقیان حکوومەتی ئێستای عراق عقوبەی ئێمە بدا لە بەروێ ڕفراندۆم من هەمان قەناعەتی جەنابتم هەیە بەڵام خۆی ئەو گرفتەی کە جەنابتان باستان کرد ئێستش هەر هەیە و هەر هەش بووە ئەم وڵاتی کە پێوترێ عێراق لەبەرەوەی لەسەر بنەمایەکی دروست پێک نەهاتووە لەبەرەوەی بە ئەوەی لە زمانی یاساییشا پێوترێ ئەوەی لەسەر باتڵ دروست بکرێت نەتیجە و دەرەنجامەکەشی هەر باتڵە ینی تۆ لە کاتی خۆیان کە بە بڕیارێکی سەقەت ئەم سێ گروپە دژبەیەکە کۆ ئەەکەیتەوە و ئەتەوێت بە ناچارکردن لە چوارچێوەی وڵاتێکا کۆیان کەیتەوە هەر ئیرادەکە لە بەغدا نەمەت و شێوازی حکمڕانی بەو شێوەیە بووە ئێمە بینیومانە لە بیستەکانەوە تاوەکو 2023 گروپێک لە گروپەکان حکمی کردووە بە ئاگر و ئاسن و سڵی لە هیچ ڕێگە چارەیەک نەکردوێتەوە بۆی ئەوانی تر سەرکوت بکە لە 2023 بەدووە هەتاوەکو 2010 ڕەنگە ئەو 5 ساڵە قۆناغێکی ڕاگوزەر بوو بێکە جۆرێک لە تەوافقی سیاسی هەبوو بێ و جۆرێک لە ئەمەلێکی ڕووکەش هەبوو بێ بۆ پێکاتەکانی تر کە عساوە لەعل لە جۆرێک لە خێڵی هاوبەش و ئەوانە بدۆزنەوە بۆی قەناعەتێک دروست بێ کە ئەم سێ پێکاتە ئەتوانن پێکەوە بژین بەڵام لە دوای 2010ەوە هەر ئەوەندەی تۆزێک دەسەڵات لە دەستی پێکاتی شیعە چڕ ئەبێتەوە و جۆرێک لە بەهێزبوونەوەی بەغا دەست پێەکە یەکسەر ئیتر بەدوایە هەنگاو بەرەو سەرەتا بە تەهمیشکردن و پەردکردن و لاوازکردنی شیعە دەستی ببورن سوننەکان دەستی پێکرد و اینجا بەدوای ئەوەیە ئێمە هەر لە ئیدارەکەی دکتۆر جعفەریەوە ئەوەمان بینی وردە ئەو پلان و ئەو نیەتانەی کە دەرهەق بە کوردستان هەبووە کراوە خۆ پێش ڕیفراندۆمیش لە دەورانی کابینەی بەڵێ پێش ڕیفراندۆمیش ئێمە بینیمان کە هێز جوڵێنرا و بۆ یەکەم جار دیسانەوە دەبا بە کۆنە ڕووسیەکان بەرەو خانەقین و منتیقەکانی تر هێنران و ئێمە بینیمان هێزی دیجلە و ئەوانەوە بینیمان چۆن لە دەورانی کابینەی دووەمی بەڕێز مالیکیە دەست برا بۆ قوت و بودجەی هەرێمی کوردستان کەواتە ئەوەی کە ڕیفراندۆم کرا ئەوە بوو کە دوایین چارەسەرە و ئێستش ئەوە ئەگەرێکی کراوەیە بۆ لەبەرەوەی ئێستش ئەو مێنتاڵەتەی کە هەیە من پێم وایە یەکێک لە کارە هەرە باشەکانی ئەم کابینەیە کە کردبێتی ئەوەیە کە بڕووبیانووی بەدەستی بەغاوە نەهێشتۆتەوە بۆەوەی کە چیتر سزای گەلی کوردستان نەدا و چیتریش مەسلەی پرسی بوجە و موچە نەکاتە بەدیلی هەموو ئەو پرسە چارەنووساز و ئەو پرسە قوڵەنەتەوەیانەی کە لە ماوەی 100 ساڵی ڕابردووە ئێمە خەباتمان بۆ کردووە کورتیکەنەوە و چڕیکەنەوە لەو خاکە ئێمە لەگەڵ عێراقا گرفتی ناسنامەمان هەیە گرفتی خاکمان هەیە گرفتی سنوورمان هەیە و گرفتی پیادەکردنی ماف و هاوڵاتی بوونمان هەیە کە ئێمە ئەم هەموو مافانەمان لە عێراقا لەدەستداوە ئێستا هەوڵ هەیە بۆ ئەوەی کە چڕ بکرێتەوە لە ڕقەمێکە لە پارەیەکە دروستە من متفقم لەگەڵ جەنابتا کە سازش بۆ تێپەڕاندنی قۆناغێکی مەرحەلی ئاساییە و پێشبینی کراوە شتێکی زۆر ئاساییشە کە دوو تەرەف ئەچنە دانوستانەوە یەکێکیان سازشێکی زیاتر بکات بۆ ئەوەی ئەم قۆناغە تێپەڕێ بەڵام ئەوەی کە خاڵی هەرە گرنگە ئەوەیە کە ئێستا ڕوون بۆتەوە کە بەغداچی لە ئێماوێ دەرکەوت نە مەسەلەی 250,000 بەرمیلە دەرکەوت نە تەنها دۆستەی نەوتە بە شێوەیەکی گشتی دەریش ئەکەوێت کە مەسەلەکە نەداهاتە من دڵنیام هەموو داهاتی هەرێمی کوردستانیش من دڵنیام هەرچی ئەوەی ئێستا بەغدا ئەیەوێ ڕادستی کەی هێشتا بۆش دڵی ئاو ناخواتەوە ئەو ئیرادەی لە تۆ ئەوێت بۆیە گرنگە تێگەیشتنی میلی بۆ ئەم خاڵە هەبێکە دروستە حکوومەت ئێمە لە قەیرانایە و من بە ئەرکی سیاسی و ئەخلاقی و ئیداری حکوومەتی هەرێمی کوردستان ئەزانم کە
هەر شتێک لە توانایە هەیە بیکات بۆ ئەوەی ئەم قۆناغە تێپەڕێ و بۆ ئەوەی دەستەبەری بژێوی و تەندروستی و ئازادی و سەلامەتی من و هاوڵاتی و هاوڵاتیانی کوردستان بکە بەڵام ڕادستکردنی ئیدارە من پێم وایە لە توانا و لە دەسەڵاتی حکوومەت هەرێمی کوردستانان نییە و من پێم وایە ناگاتە ئەم حاڵەتش. وڵات ئەگەر ئیجازە هەبی لەسەر مۆزوعی تەسلیمکردنی ئیرادە شتیوە هەرێمی کوردستان قەوارەی دان پێدراوە لە دەستوری عراق دەستوری عراق هەموو گەلانی عراق دەنجام پێدایە ناکرێت یعنی ئەوە طبعاً ئەو خڕوقاتی دەستوری کە کرایە ئەوەی کە باسمان کرد ناگەڕێمەوە سەری پێش ڕیفراندۆمیش هەر ئەو نیەتە هەبووە و بەس ڕیفراندۆمیان کردە حجە کە ینی بەکاری بینم بەرامبەرمان ئەوەی کە ئەم باسم کرد دەوڵەتی عراق بە گوێرەی دەستورەکەی مەسئولە لە هەموو عراقیەکان بە هەموو محافظات و ئەو هەرێمانەی کە بە هەرێمی کوردستانیشەوە طبعاً موضوعی موچە ئەوە پێدرێن مستحقاتی مۆزەفین یان بوجە نابی بەسترێتەوە بە هیچ مۆزعی سیاسی ئێستا نەناردنی موچە یعنی ئەگەر لەو فەرزان کێشە هەیە لەسەر نەفت کێشە هەیە لەسەر نازام داهاتی ناوخۆ هەرچی بیتن نەناردنی موچە لە یەکەم ڕۆژەوە ئەوە خەرقی دەستور بووە بە گوێرەی دەستور دیارە کە هەموو ئەو داهاتی کە عراق بە یەکسانی و بەدادپەروەری دابەشی دەکات لە سەرگەلانی عراق بە هەموو محافظات و هەرێمەکان یان ئەوانەی نەبەستراو بە محافظەکان ئەوەی کە جەنابەت باس لێکرد لەسەر مەوزوعی مفاوزات طبعاً لە یەکەم ڕۆژی کە ئەو وەفدەی هەرێمی کوردستان چوە بەغدا تاکیدمان لەسەوە کردەوە ئەمە هەرێمەکی دەستور دانی پێداناینە هەر شتێکمان قبوڵە بێ مفاوزاتی لەسەر بکەین بەس مەس بکە بە دەستوریەتی هەرێمی کوردستان مافە دەستوریەکانی خەڵکی کوردستان ئەوە خوێنی سەدان هەزار شەهیدە خۆ بە ئاسایی نهاتە پێش دوو ئەو هەرێمی کوردستانە بوو کە دەرگایەک بوو لە بۆ هەموو ئەو عراقیانی هەموو ئەو حزابی معارضی عراقی بە شیعی و سوننەکە بەرامبەر بە ڕژێمی پێشووی عراقی سەدام حوسێن جەنگان هەرێمی کوردستان شوێنی حەوانەوەیان بوو هەرێمی کوردستان کەم لەسەر ئەوە کە مادام جەناب ئەندامی شانی دانوستان کاربن حەزەکەم زۆر باز لەوە بکەین ینی ئێستا نیەت ئەم نیەتێکە لای هەرێمی کوردستانەوە هەیە لای حکوومەتی عێراقی شەوە هەیە بۆ ڕێکەوتن ئەمە یەک حەز بجارێ وایە حەز بە خۆت زیینەوە ئەکرێ حەز بۆ ئەکرێ حکوومەت نێتە ژێرباری ئەم ڕێکەوتنە بۆی ئەو دۆخە ئابووری خۆیەوە ئەمە دوو حەزەکەم باز لەمانە بکەی باز لەو بکەین باشە ئەم دانوستانی ئەمە ئێستا دانوستانێکی ینی دارایی و ئیداریە سیاسیشە ینی خەڵک ئومێدێکی هەبێ بەوەی کە ئایا هەرێمی بەغدا هەولێ ڕێکەون ئەمە لە دانوستانەکان لە نهایەتی خەبزانین کێشەکە ڕقەمە یا کێشەکە سیاسەتە ئێستا باس لە هەمووی دەکەم لە نهایەتی 2019 ئەوەی کە عێراق دەیگوت هەرێمی کوردستان لە قانونی موازنەی 2019 دەبایە 150,000 بەرمیل نەفت تەسلیم بکە و بەرامبەر وی عێراق بودجەی هەرێمی کوردستان بە کاملی بنێری بەرام لە فەقەرەشکەش لە قانونی موازنەی 2019 تەثبیتی کردی لە حالەتی نەناردنی 150,000ەکە ئەوە ئیستقطاع دەکرێت و ئیستقطاعش کرایە ئەو پارەی لە بۆ هەرێمی کوردستان بە 383 میلیۆن دلار یعنی بەرامبەر 453 میلیارد دیناری عراقی هاتیە یعنی ئیستقطاع کرایە ئەمە لە نهایەتی مانجی 12 2019 گەیشتینە مسودەی نهایی ئەو ئیتفاقی کە لە بینی هەرێمی کوردستان و عراق کرا بەوەی کە ئەو درافتە ببیتە بەشێک لە قانونی موازنەی 2020 ئەوە بوو کە 250,000 بەرمیل نەفت هەرێمی کوردستان تەسلیم بەغدای بکاتن ئەمان پێیان وابوو هەرێمی کوردستان قەت رازی نابی نەفت تەسلیم کە ئەمە تەسلیممان کرد بڕیارماندا کە تەسلیم بکەین لە بەرامبەر ئەوە حکوومەتی عراقی 900 میلیۆن دلار ماگانە بداتە هەرێمی کوردستان طبعاً ئەومان بەدەستنووس هەیە لەوانەیە لەوەی دونێش باسی کرا بێەوەی کەوەکە بەدەستنووسی وەزیر نەفتی عراقی کە ئەو ئیتفاقیە هەیە بەڵام کابینەکەی سید عادل ئەوە بوو کە کەتە ناو مەشاکلی مزاهراتی خەڵک ئەمە لە ئیتفاقی زۆر نزیک بووینەوە ئەین تەواو دەچۆن ناو قانونی موازنە شەڕی پەرلەمان دەما لێ ئیشەکەی بەڕێکەی ئەو جارش کە ئەمە چوینەوە چیان داوا کردی ئەمە عراق رازی بووینە بەڵام ئەوەی کە لە ئیتاری مفاوەزاتی بینی هەرێمی کوردستان وەکو قەوارەیەکی دەستوری لەگەر حکوومەتی عراقی وەکو حکوومەتی اتحادی لەو ئیتارەی باسییان کردێ لە بەجۆرە قانونی ئیدارەی مالی تەسلیمکردنی داهاتەکانی نەفتی بەسەرچاو رازینە و بەرەقەمیش و دیلۆیتش هاتیە تدقیق کردیە و ئەوان بەخۆیان لە سۆمۆ دەزانن هەرێمی کوردستان چەند نەفتی فرۆشتێ و بە چەندی فرۆشتێ داهاتەکەی دەزان و دەزان مەساریفی نەفت چەندە کە ئەوەیەک لە عەرقەلەکانە کە مەساریفی نەفت دێرینای نەفت لە هەرێمی کوردستان زۆرە ئەسبابیشی زۆرە لەوانەیە ئەسبابەکان هەندێک مقنعەکانی پەیوەندی بە عەقدەکانێک کە ئەوە بە خۆمان مراجعە دەکەینەوە ئەوەکەی کە بە گوێرەی هەندێک داهاتی پێن داهاتی اتحادی یعنی سیادی کە لە داهاتی
گومرگەکانە یان زەراعی بشتووە بە گوێرەی قانون بە گوێرەی دەستور 150 لە بۆ حکوومەتی اتحادیە 150 لە بۆ المحافظات المتآخرة يعني أو بارێزگا و هەرێمانەی کە لەسەر دەستورەکان نێزیکە طبعا ئەمەش بە خوتان لە هەرێمی کوردستان هەولێر سلێمانی دۆک هەمیان ڕەبتە لە دەستور يعني ئەو داهاتە 150 کردێتەوە بەوەش رازی بوونە بەوەی رازی بوونە کە هەموو ئەوانەی کە داوا کرایە وچی باسم کرد بەڵام هەر وەختێک بێتە سەروەی کە تأثیر لەسەر قوارەکەی بکە مستحیلە يعني نا حکومەت نە کابین نوێم نە هەرێمی کوردستان نە خەڵکی کوردستان ئەوەی قبول نییە ئەوە قابلی قبول نییە لەسەوەی کە سیاسیە یان نا حکومەتی عێراقی بخۆی پێشتر کابینەکەی باسم کرد لە وەزعی خراپدا بوو کە ئیستقالەی دا و دەمینێ و نامینێ ئەو کابینەیەش کە هاتیە لە ئەوش بەرامبەر وەزعی اقتصادی زۆر گەورە وەزعی صحیش يعني قەیرانی دارایی و قەیرانی کۆڕۆناش هەردووچیان پێکەوە زائیدەن ئەو مشاکلی سیاسی خۆیان طبعا لە عێراق مستحیلە هیچ حکومەتێک بێتن بەبێ مشاکلی سیاسی ناخۆ خۆتان دیتان دوێنێ دەست بە اختیارات کرا لە بەغدا يعني ئەوانە هەمووی ئەوەی خراپن کە بەغدا بخۆی لە مشاکلێکی گەورەدا لەوانەیە ئەوان لەبەر مشاکلی خۆیان بە ئاسایی نەتان پرژێنە سەر ئەو مشاکلانی کە ئەمە هیتمان طبعا ئەمە چەند جار تاکیدمان کردەوە لەگە سەرۆک کۆمان لەگە سەرۆک وەزیران لەگەر هەموو دەکەی کاکە ئێستا مشکلەی ئەگە سیاسی هەیە بابرێن مشکلەی سیاسیە لە بینی هەرێمی کوردستان و عێراق بەس بە مۆزوعی موچە ڕەبت نەکەین کو موچەی محافظە چی دەدەی لە عێراق مەسەن لە سەماوە لە نەجەف لە بەسرا بینە موچەکەی هەرێمی کوردستانیش بنێرە و ئەوەی کە عالیقە لە بینمان ئەوە بە تەفاوزات حەلی دەکرێت حل ئەو قسەی ڕاستە کە پەرلەمانتارێکی عێراقی عەرەب شیعەوتی دەستخۆشی لە حکوومەتی عێراقەکەین لە بەرۆی لە دانوستانەکانە ئەڵێ داوای هەموو داهاتی چینەوت هەیە هەموو داهاتینەوت بگاتەوە بۆ بەغا بدرێ بەغدای هەرێم بدرێ بەغدا نیوەی داهاتی ناوخۆش بدرێەوە بەغدا و بەرامبەر بەوە 453 ملیار دینار بدا ئەمە ڕاستان نەخێر هیچ ڕقەمەک نییە لەبەروەی ئەوەی کە عێراق کە قسەمان لێ کردێ لە تەفاوزاتەکەی سەبەتەکە پێدەن سەبەتەی خێری عێراق خێراتی عێراق ئەو داهاتانی کە عێراقیتی بە هەرێمی کوردستان شۆ نەفتی غێرە نەفتی دێتە ناو ئەو سەبەتەی بە جوێرەی دەستوریش یان بە جوێرەی قانونی داری مالیش بە دادپەروی و بە عەدالەت تەقسیم دەکرێت لەسەر هەموو گەلانی عێراق لەسەر هەموو هاوڵاتیانی عێراق بە جوێرەی دەستوری ڕاستە مە هەرێمە چین مافی دەستوریمانەی هەرێمی کوردستانی بەڵام لە هاوڵاتی هەرێمی کوردستان وەکو هاوڵاتی عێراق بدەی بامەڵی لەگەدا بکرێتن نەگەیشتنە ڕقم بەڵام ئەمە ئەو ئیستعدادانی پیشانمدایە وچی گوتم لە ئیتاری مفاوەزات لە ئیتاری ئەو داواکاریانەی کە بەگوێ ئەو نووسراوی وەزیری دارایی عێراق کە ناردی لە بۆ وەزیر دارایی حکومەتی هەرێمی کوردستان لە ئیتاری ئەوە و لە ئیتاری مفاوەزاتەکانی پێشتر کە متعلقە ئەمە چیانی ئیش بە دەستور دەکەین یان بە قانونی ئیداری مالی دەکەین کە ئێستا بوویتە جێگرەوەی قانونی موازنە دکتۆر خوا عەفوومەکە یعنی ئەمن پێم وایە خۆی دەستور وەکو کراسی عوسمان کراوە بەبەری ئێمەیە نەک لەلایەن عێراقەوە لەلایەن با بڵێن ئەنجومەنی ئاسایش و وڵاتە زلهێزەکانیشەوە کە ئێمە ئەبێ بە گوێرەی دەستور ئیش بکەین بەڵام ئەم دەستورە هەست ناکە یعنی زۆر بە شێوەیەکی ئینتیقائی لەو کاتەی کە تۆ زدت بێ جوان بەکاری ئەهێنن لەو کاتێک کە لە بەرژەوەندی توابێ کەس باسی ناکات ئێمە بە گوێرەی یاسای بودجەی 2019 ڕێکەوتن نەکرا ئەو ڕێکەوتنەی کە جەنابەت باست کرد جێگیر نەبوو بەرگێکی یاسایی بەبەران نەکرا ئەی باشە ئەو کاتەی کە ئەمین بەڕێوبەرێکی گشتی لە وەزارەتی دارایی بودجەکەی هەڵپەسارد گرفت هاتە ئارە ئەو کاتەی کە ئەمینداری ئەنجومەنی وەزیران ئەم بودجەی بڕی دەستور لەکوێ بوو ئەی پارێزەرانی دەستور لەکوێ بوون ئەی مەحکەمەی ئیتیحادی لەکوێ بوو ئەی چوزانم ئەی ڕۆڵی ئەوانەی کە پێویستە بەرگری لە دەستور بکەن لەکوێ بوو ئەی ئێستا بە گوێرەی دەستور ئەڵێت ئەبێت داهاتی ئیتیحادی پێویستە هەموو گەلی عێراق بەبێ جیاوازی و بە هەرێمەکانیشەوە بە دەقتیایەتی لی سوودمەند بن ئەیکوا ئەمە لەکوێیە ئەیکوا لە قانونی ئیداری مالیە ئەمە لەکوێیە ئەیکوا قانونی ئەو قەرزە گشتی کە 2 هەفتە لەمەوە بەرجێبەجێ کرا ئێمە هەتا ئێستا یەک دینار سوودمەند نەبووین لەو قەرزانەی کە عێراق کردوێتی بەڵام هەر دینارێکە درابێتەوە لە پشتی هەرێمی کوردستان بڕاوە ئێکەواتە ئەمە پێتوانیە ینی پشتبەستن بە دەستور و دەستپێوەگرتنی بەجددی ڕەنگە چارەنووسێکی باشی بۆ ئێمەتیانە بێ لەبەرەوە دەستورەکە بە عەمەلی لە کار خراوە پێویستمان بە فۆرمێکی تازەیە بە بنچینەی تازەیە بەوەیە کە تۆ بێی جۆرێکی تر و فۆرمێکی تازەی گفتوگۆ لەگەڵ بەغا ئەوەی کەم باسم کرد
لەبەرەوە زەمانەتمان نییە، ئەمە زەمانەتی دەستوریمان نییە. ئەمە وەکو هەرێمەک لەو لە کوردستان هەرێمی کوردستان بەشێک لە عێراق دەمانێت بە دەستور مامەڵەمان لەگە بکرێت. ئەوانەی کە باسمان کرد لەگە جەنابتم خەرقی دەستور ئەوڕۆنیە دەکرێت. معاملە بالمثل نییە، شعورەکە هاوبەش نییە. ئەتوو داواکاری تو چێکا کە مامەڵم بە دەستور لەگە بکە، ئەوەی کە باسی قانونی موازنەی 2019 لە نهایەتی بدایەتی ساڵی نوێ کاری پێ ناکرێت، وە بۆی قانونی موازنەی نوێ نەبووە، هاتینە قانونی ئیدارەی مالی. ئەمە بە قانونی ئیدارەی مالی رازینە، ئەو قانونی ئیدارەی مالی کە پەرلەمان دەنجی پێدایە لەگە هەموو ملاحەزاتانی کە هەمان پێچکە ئەمە دەوانێت یان ئیش بە دەستور دەکەین یان پاشوی پاش دەستور چ دێ موازنە نییە، قانونی ئیدارەی مالیە. لە قانونی ئیدارەی مالی بە وازحی سەریحی دەرێ تەسلیمکردنی داهاتەکانە بە هەموو فەقەرەکانی قانونی ئیدارەی مالی رازی بووینە کە دەرێن بە هەمووی بەو ئیلتزاماتەی کە لە سەرمانە و بۆ حقوقی کە وەری دەگرین بە مافەکانیش. بەڵام ئەوەی کە جەناب دەی ڕێک وایە ئەمە متفقین لەوەی کە ئەوان ئەگە هەر وەختێک دەستوری بیستیان بەکاری بینن هاتینە بەکار بەکاریانایە و وڵاتێکی دەستوری نیە، وڵاتێکی موەسساتی نیە، ئەگەنا مەفروض و بە دەستور تەعامل لەگە بکری، ئەگەنا لە غیاب قانونی موازنە قانونی ئیدارەی مالی تەیە کە وازحە پەرلەمان دەنجی پێدایە، حقوقی هەموو عێراقیەکانی تێدا مەحفوظە بە هەرێمی کوردستانیشەوە. ئەوە هەرێمی کوردستانیش هەموو ئیلتزاماتەی کە ئەوان پێیان وابوو کە داوای دەکەن حکومەتی هەرێم ڕازی نابیتن، ئەمە نەکداهات لە ئیتفاقی 2019 تەسلیم کردنی نەفتیشمان تەثبیت کردیە، یعنی هیچ حجەک لە بەغدا نەمینێتن، بەڵام کە بەغدا ئیستعدادی نەبی زیاتر لێت بێتە پێش، یعنی ئەوان ئەگەر لە ئەو ئیتفاقی نهاتی 2019 کردمان بیان بە قانونی موازنەی 2020 دەنجی پێ بدرابە، هیچ کێشە لە بینی هەرێمی کوردستانی عێراق نەدەما. چونکە ئەو مەوزوعەکە لە بۆی بوو داهاتی نەفتی و غیرە نەفتی بە گوێرەی قانون بە گوێرەی قانونی ئیدارەی مالی هەموو ڕازی بووین. حەزەکەم ئێستا تقریبان وەکو پێویست باسمان لە پەیوەندی بەغدا و هەولێر کرد، گەشتونەتە چی و زانیاری باشیشمان گوێ لێ بوو لە دکتۆر و ڕای باشیشمان شخصی لە دەکەم حەزەکەم بینەوە سەر هەندێک بابەتی تری کە پەیوەست بە ساڵێک لە تەمەنی کابینەی نوێم. ئەم کابینەیە وەک باسمان کردانی لە سێ حیزبی سەرەکی پارتی دموکراتی کوردستان، یەکێتی نیشتیمانی کوردستان، بزوتنەوەی گۆڕان و پێکهاتەکان لەمانە پێک هاتووە. تەمان کابینە کە دێت کارنامەی خۆی، ئەم کارنامەیە پلانی هەیە، ئەم پلانەیەکێک لەوان پێویستی بە میکانیزمە بۆ جێبەجێکردن. یەکێک لە میکانیزمەکان با بڵین توانامڕۆیەکەی، ینی ئەوەی کە بە پێی ئەم ڕێکەوتنە سیاسی لەناو حیزبەکان کراوە چەند پۆست و پلەت بەرەکەوێ چێش یاوترین کەسە بۆی داهەنەی بۆ جێبەجێکردنی ئەم کارنامەیە. بەڵام من هەستەکەم ساڵێک تێپەڕیوە هێشتا ئەم کابینەیە بە جوانی لە ڕووی توانامڕۆیەکان و بە باشی وەکو پێویست پێک نەهاتووە. ڕاستە وەزیرەکان هەموو کابینەیەکی تازەیە، سیرەکەی بریکارەکانی وەزارەت هەر پارتی دموکراتی کوردستان کە حیزبی سەرەکیە مانگێک غەڵەت لەمەوە پێش بریکارەکانی خۆی دانا. وەزیری هەیە لە ماوەی ئەم سێ چوار ڕۆژەی ڕابردووە بزوتنەوەی گۆڕان و یەکێتی بریکارەکان دانا. من بریکاریانی هێشتا پارێزگارەکانەوە تازە وردەوردە ئەگۆڕێن، هێشتا بەڕێوەبەرە گشتیەکان سەرۆکی دەستەکان، هێشتا ئەم توانامرۆیی کە کابینەیەکی تازە ئێوێ بۆ کارنامەکە وەکو میکانیزمێک بیخاتە گەڕ بۆ پلانەکانی خۆی هێشتا تەواو نەبووە. هەندێکی لەوانەیە پەیوەندی بەوە هەبێت کە دەوام ڕاگرتن و کۆرۆنا و کێشەکانی در و هەندێکی لەوانەیە پەیوەندی بە دۆخی ناوخۆی حیزبەکان هەبێ، هەندێک لەوانە پەیوەندی بە چۆنێتی کاندیدکردنی کەسێک لە ناو حیزبێکا بۆ پۆستێک، ئەمانە هەمووی شتن. بەڵام من ئەمێ لەگەڵ کاک سەعەد باسی ئەوە بکەم، جەنابەت وەزیری هەرێم بووی بۆ کاروباری پەرلەمان. پەرلەمانی کارە تا چەند گرنگە بێ بۆ دروستبوونی حکوومەتێکی کارە. ئەو حیزبانە خۆ بینین یانی دۆخی کوردستان وا بووە لەم کابینەیە بۆ نمونە چەند حیزبێک لە حکمڕانیان بەس یەکێتی و پارتی پێم وابێ جێگیرمون لەناو حکوومەتە، ئەگەرنا هەر کابینەیەک و چەند حیزبێک لەناو ئۆپۆزیسیۆنن چەندێک بەشدارن ئاوها هاتۆ پێکهاتەکانیش هەر هەبوون. ینی حیزبەکان با بڵین ئۆپۆزیسیۆنی کارە و پەرلەمانی کارە چەند ڕۆڵی هەبێ بۆی کە حکوومەتێکە کاراتر بێ باشتر ئیش بکە؟ دیارە بەتەکید یعنی یەکێک
لەو مؤسسە زۆر خەڵکم گرنگانەی جەنابیشە لەسەر و لەو دامەزراوە زۆر گرنگانەی کە ڕۆڵی هەیە لە چاودێری کاروبارەکانی حکوومەت پەرلەمانەوە لە هەموو دنیا هەر پەرلەمانێک کە ئەکتیڤ بوو چالاک بوو بە دوواداچوونی کرد باش چاودێری کرد پێم وایە دەتوانێت لە حکوومەت بپێستەوە دەتوانێت بە دوواداچوون بکە دەتوانێت مساعلە بکە و تەنانەت دەتوانێت متمانەش لە حکوومەتەکە و کابینەکە وەربگریتەوە بەڵام من ینی بە کورتی جوابی ئەوە دەدەمەوە پێم خۆشمە باس لە واقعەیەکی تر بکەین لە هەرێمی کوردستان دارەوە لە هەرێمی کوردستان بەشێکە لەو ناوچەیە کە پێ دەگوترێت ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئەمە دەبێت زۆر بەڕاشکایی باز بکەین لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست مؤسسەی پەرلەمانە و مؤسسە کاریگەرە نییە سێ بەداخەوە طبیعی من کە ئەو قسەی دەکەم هیچ غەرەزی سیاسی و حزبیم نییە پارتی وێچێتی خۆیان نایەنەوێ بەڕاستی پەرلەمانەکی بەهێز لە کوردستان هەبی و بە دەلیلی ئەوەش سەیری یەکەم پەرلەمانی کوردستان بکە هەرچی کادری مخەزرەم و بەشێکی زۆر لە مەکتەبی سیاسی ئەو دوولایەنە لە کەسایەتی لە خەڵکی خاوەن شەهادە لە هێنی تێدا هەبوو کابینەی دووەم تۆزێ ئاستەکەی ینی عفوم دەکەن تەبیعی دیارە هەموو ئینسانێک وەکو کاک سەعەد ببوورە من زۆر جاگوێم لەم قسەیە ینی باشە بۆ هێز و هەیبەتی پەرلەمان بۆ بەندبێکە ئەندامی مەکتەبی سیاسی ئەندام شەرت نییە خەڵکە بزانە کێشەکە چییە من دەمەوێت خۆم کاندید بکەم هەوڵە دەم داوا لە مەکتەبی سیاسیەکەم دەکەم کە کاک دکتۆر دارایە بەس بۆ ئەوەی تەرشیحم بکە بەس بۆ ئەوەی بم خاتە لیستەکە باشە کە من بوومە ئەندامی پەرلەمان و کاک دکتۆر دارا وەزیروی بەڕێی ئێوە من دەتوانم لێ پێچانەوە لە کاکە ئەوە واقعە لە هەرێمی کوردستان من ناڕێم ینی پەرلەمان کەسایەتی لە هەموو دنیا لە هەموو دنیا نعفوم دەکەی لە هەموو دنیا تو جەنابەت شارەزاتری لە ئێمە زعیمی حزبەکان دەسن دەبنە ئەندامی پەرلەمان پەرلەمان مؤسسەیەکی یەکجار ینی شەرت نییە جارێ حکوومەت وەکو گوتنی ڕاستم مکەلەفە بەوەی کە تۆ لە ئینتیخابات پرۆژەیەکت هەبووە بەرنمەیەکت هەبووە بانگەشت بۆ کردیە با بڵێن دەنجی زۆرینە و متمانەی زۆرینی خەڵکت مسۆگەر کردیە ئەوە طبیعی دەبی لە 4 ساڵی داهاتوو حکوومەتەکە بێت تەرجەمەی ئەو بەرنمەیە بکە بەڵام ئێمە کاکە ینی ئەو حکوومەتەی ما ئەوەندە داماوە هەندێک جار کە من بۆ خۆم لە سێ کابینە بەشدارومەکە کە حزبەکان خۆیان هاوکاری حکوومەت نین ئێستاش من کاک دکتۆر باسی لە مەسلەی چاکسازی دەکە من پێم وایە مەسەرەن گرفتی ئێمە لە مەسلەی پرۆسەی چاکسازی لە هەرێمی کوردستان زۆر زیاوازە لەگەڵ با بڵێن عێراق ئێستا کەسێک کاتێ بەناوی مستەفا کازمی یەک کوتلەی بە قووەتی نییە مؤسسات لە عێراق نییە و ئاسان نییە با بڵێن هەر شتێک ینی لە مێشک و لە کارنامەی ئەو پیاوەبی لە خلالی ئەو مدە زەمەنیەی کە ئەو بەڵام کاکە لێرەوانیە لێرە من پێم وایە ئیرادەیەک هەیە ئێستا لە حکوومەتەکە بۆ مەسلەی چاکسازی و من پێم وایە ئەو کابینەیە بە جدیش دەیەوێت چەند هەنگاوێک بستە پێش بۆ ئەوەی کە پرسی چاکسازی بکە بە عەمەلی لە هەرێمی کوردستان بەڵام کاکە تا ئێستاش حزبەکان هاوکارنین مەسەرەن باسی ئەوە دەکەن ئاخر خۆ چاکسازی هەر کافینە بۆی ڕێژوزەرا یان ستافەکە من دڵنیام کاکە وەڵی لە کابینەکانی پێشووتریش کەفاەتی باشە بووە توانای باشە بووە خەڵکی دڵسۆسە بووە و حتا لەسەر ئاستی وەزیرمان هەبووە 100% یعنی کەسێکی پسپۆر پرۆفیشناڵ شارەزا ئەفکاری باشی هەبووە بەرنامەی باشەوە بەڵام چونکە سیستەمەکە کۆی سیستەمە سیاسیەکە وەکو گوتنی ناڕێکە ئاسان نییە ئەگەرە ئەو ئیرادەیە لای وەزیرێکی هەبی یان حتا ئەو ئینسیزامی کاک دکتۆر باسی کرد وەڵی لە کابینەکانی پێشووتریش با من ئەو شایەدیە بدەم ینی ئینسیجامی باشە بووە حکوومەتەکە وەکو یەک تیم ئیشی کردیە نەوەڵام من ئەو پرسیارە هەر لە ئێوە دەکەم لەو کابینەیە کە ئەحداسی 23 حوزەیرانی لێکەوتەوە و دواتر لایەنێک چەند لایەنێک لە کابینەکە هاتنە دەر تا ئەو ڕۆژەی کە کابینەکە کاری کرد بچووکترین کێشە لە بینی ستافی ئەنجومەنی وەزیران نەبووە ئەوەی کە کێشە بە حکوومەتەکە دروستەکە حیزبەکانن و ئێستاش حەزم لێ بزانی پارتی وێچێتی بە زۆر بە سەراحەت بەشێک ینی دەستبەرداری بەشێک لە ئیمتیازی خۆیان ببن بەرپرسە گەورەکان ببن من پێم وایە وردە
پرسی چاکسازی دەکەویتە سەر دروستە سکەی تەبیعی خۆی و ئێمە دەتوانین بەڵام کاکە ئەوەی کە ئێستاش عەرقەلە دروستەکە زۆر بە سەراحەت خەڵکی دەرەوەی پارتی وێچێتی ئەو لایەنانە نین ئیمکانە واقعەکەیە ینی مەسەلەن تو وەرە قسە لەسەر خانەنشین بکە منیش پێم وایە بەس پارتی وێچێتی نییە ئیمکانە گۆڕانیش ئەوەی کە جەناب دەڵێ بە لایەنی تری لەوانیش بچووکتر بە پێی حەجمی خۆی ئیمکانە بەشێک لەو خواری و خێتی و گەناڵیانەی بەبەر بکەوی بەڵام ئەوەی کە بەڕاستی بەداخەوە هاوکارنی ئەو لایەنانە لە پرسی چاکسازی و ئەوەی کە جددینین ئەوانن و ئەوەی کە عەرقەلە دروست دەکەن ئەوانن ڕاست بۆ خۆی مامۆستا پێم وایە تەییدەن بۆ قسەکانی جەنابەت سیستەمی ئیداری ئێمەش سیستەمێکی کۆن و با بڵێن باوی نەماوە ئەکسپایر بۆ بەسەر چووە ئەم سیستەمە ئیدارەی کە ئیستە کوردستانی پێبڕێوە ئەبرێمە بەستم کۆی پرۆسی حکومڕانیە سیستەمێکە کە پێویستی بە ئابدەیتکردنەوە و پێویستی بە گۆڕانکاری هەیە ئەمە میراتێکی بەجێماوی 100 ساڵەیە شێوازی ئیدارەدان و حکومڕانی لە کوردستانیشا کە پڕە لە ڕۆتین و لە خاو خلیچکی و لە ئەم هەموو لەشکرە فەرمانبەرەی بۆ تەعینکەی ئەمە ئێستا مۆدێلێکە کە بەسەر چووە ئەرکی حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەر بچینە سەرەوەش کە پێویستە حکوومەت چی بکە من پێم وایە شان بەشانی چاکسازیکردن لەو سێکتەرانەی تری کە زۆر گرنگە مەسەلەی ئابدەیتکردنەوەی سیستەمی حکومڕانیە من ئاگەم لەیە کە بڕیاری دەرچووە یاسایانم پێویستی بە پێداچوونەوە ئەچمە سەر ئەو خاڵی کە جەنابەت باست کرد مەسەلەی یاساکان هیچ حکوومەتێکی بەهێز و کارا بەبێبوونی پەرلەمانێکی بەهێز و کارا ناکرێت جا ئەگەر ئەمە لە مێنتاڵەتی حیزبەکانی ئێمەیانە بێ کەواتە دڵسۆزی حکوومەتەکەی خۆشیانێ یعنی ئەمە لە سیستەمی پەرلەمانیە زۆر بەتایبەت خۆی سیستەمی پەرلەمانی بەوە جیاکرێتەوە کە دەسەڵاتی جێبەجێکردن و دەسەڵاتی یاسادانان تەواوکەری یەکترن ئەگەرچی جۆرێک لە ڕقابەی متەبادلیان لەبەینایە بەڵام دوجار ئەوە دەسەڵاتی تەنفیزیە کە لەلایەن پەرلەمانەوە بەڵێ بەتاکید لەبەرەوە متمانەی پێداوە بەڵام زۆر بەداخەوە ئەوەی کە جەنابەت باسی ئەەکەی من پێم وانییە پەیوەندی بەوە هەبێ کە ئێمە ینی مایە نیگەرانەیەکی زۆر قوڵە ئێمە بین بەراوردی ساڵی 1992 بکەین و بڵێن ئێمە لە ساڵی 1992 کە هیچ بوونیەکمان نەبوو هیچ پاشخانێکمان نەبوو هیچ ئەزمونێکمان نەبوو هێشتا پەرلەمانێکی چەندین قاتکاراتر لەگەڵ ڕێز و حرمەتم بۆ مەسەڵەن خولی پێنجەمی پەرلەمانی خۆمان هەبووە کە ئەمە گرفتە ئەمە گرفتێکی زۆر سەرەکیە بەڵام ئایا تا ئەوەندەی پەیوەندی بە مێنتاڵەتی و عقلەتی حیزبەکانەوە هەبێ کە من ناتوانم 100% لەگەڵ جەناب تا کۆک بم بەوەی کە ئەگەر هات و مەکتەبی سیاسی نەچێتە پەرلەمان ڕەنگە پەرلەمانێکی کارامان نەبێ بەڵام وەکو دەستە جەمعی پەرلەمان خۆی ئێستا بۆ لەمپەر لە بەردەم کارەکانی خۆیە ئەمیش زۆر بەداخەوە پەیوەندی بە چیوە هەیە پەیوەندی بە یاسای هەڵبژاردننی ئێمەوە هەیەکە ڕێگە خۆشکەر بووە بۆ ئەوەی کە من و جەنابەت ئێستا بچینە کێبڕکەی پەرلەمانیەوە لە ناو حیزبەکەی خۆشمان نابین کاممان زیاتر ئەکتیو بین لە سوسیال میدیایە کاممان لەگەڵ حرمەتم زیاتر پۆپۆلیست بین ڕەنگە دەور و فاکتەرێکی باش بێ بۆ ئەوەی کە زیاتر برە و پەیدا بکاوە من زیاتر لە جەنابەت دەنگ بهێنم ئەمە فاکتەرێکە کە وای کردووەکە بەداخەوە کارانەبوونی پەرلەمانی ئێمە ڕنگدانەوەی لەسەر کارانەبوونی حکوومەتەکانیش کردووە بە بەڵگەی ئەوەی کە ئەوە 1 ساڵ و 2 مانگ و زیاترە پەرلەمانی ئێمە دەست بەکار بووە یەک یاسای پەسەند کردووە ئەویش ئەم یاسایی لە حکوومەتەوە بۆ چووە و لە کابینەی پێشووتری شا تقریبن درافت کرابوو و مناقەشەیەکی زۆری لەسەر کرابوو کەواتە بەبێبوونی پەرلەمانێکی کارا و ئەکتیڤ و چالاک بۆ دوو سەبەب یەکەم هەم بۆ ئەوەی ئەو یاسایانەی کە پێویستن حکوومەتی هەرێمی کوردستان نەیەتوانی دەست بۆ چاکسازی لە بواری داهاتا بە ئەگەر بەهاتایە و یاساکەی لە پەرلەمانەوە بۆ دەرنەچێنرێ و ئێستش حکوومەتی هەرێم ناچارە هەر 90 ڕۆژارێک راپۆرتێک بە گوێرە یاساکە بداتە پەرلەمان و بڵێ چیم کردووە بەڵام زۆر پرسی دیکەی تر هەن کە حکوومەتی هەرێمی کوردستان ناتوانێت دەستیان بۆ بە ئەگەر بێت و یاسا نەبێ پێویستە پەرلەمانی کوردستان هەم هاوکاری حکوومەت بێت لەوەی کە یاسای بۆ دەربچوێنێ و هەم هاوکاریش بێت لەوەی کە ڕقیبێکی زۆر باش بێ بەسەرەوە لە دەرەوەی هەموو پێوەر و پێودانگە حیزبەکان من پێم وایە کە پەرلەمان بتوانێت ئەمە بکە زەحمەتە حیزبەکان بتوانن بەری پێ بگرن من دروستە لەگەڵ تام من مەبەستی من ئەوە بوو کە لە دنیاە ئەوەیە کە حیزبەکان ئەجندای خۆیان هەیە و مانیفێستۆی خۆیان هەیە و کاندیدی خۆیان هەیە بەڵام خاڵێکی زۆر گرنگ دەکەیت دکتۆر بەقەت حیزبەکانی ئێمە تەدەخل ناکەن کاکە لە ساڵی ڕابردوو گەورەترین کێشە من بە حکمی تەبیعەتی ئیشەکەم وەکو گوتنی ئەگەر 150 لە حکوومەت بووی بەڵام 150 لە پەرلەمان بووە کاکە تەدەخل دەکەن لە ورد تا درشت تەدەخلەکەن
ئەوە کارەساتە ناکۆچی سیاسیش بین آخر يعني حتى أو مؤسسة أو بالضبط أو أو دكتور باسي كل مثلا برلمان من نمونە لەجیاتی ئەوەی هۆکاری ئیستقرار بی بەڵێ بۆ هینەکە ینی بۆ وڵاتەکە لە دروستە. ساڵی دروستە. ناکۆچی بینی لایەنە سیاسیەکان لە مەقڕی حیزبەکان لە مەکتب سیاسیەکان چوویتە پەرلەمان بۆ پەرلەمان آخر بەڕێزان ئێمە ناکۆکی سیاسیمان لە دوای شەڕی نەگریسی ناوخۆوە نەبووە ئەوەندە قوڵ بێ کە بگاتە ئاستی شەڕی ناوخۆ یعنی ئەوە ئیتر ترۆپی ناکۆکی سیاسی بۆ لە کوردستانە بەڵام هێشتا نەگەشتۆتە شەڕ بەڵام پەرلەمانی کوردستان لە دەورانی شەڕی ناوخۆشە ئیشی خۆی هەر کردووە ئەگەر بێت و بۆ کۆبوونەوەکانی درێژکردنەوەی تەمەنی خۆشی بوو بێ و من پرۆژە یاسا شکە بم کە لە دەورانی شەڕی ناوخۆیە پرۆژە کراوە درافت کراوە ئەوانە مەبەستەکەی من ئەوەیە کە عەفوومەکەی بەس یە خاڵ هەیەکە پرۆسەی چاکسازی و پرۆسەی حکومڕانی پرۆسەیەکی گشتگیرە من لەگەڵ جەنابتانە متەفیقم ئەگەر بێت و ئەم گشتگیریە بە مانای چی ئەگەر بێت و ئەو لایەنانەی کە حکوومەتیان دروست کردووە وەکو یەک هاوخەم نەبن ئەگەر بێت و لایەنێک لایەنەکەی تر بەفێڵ بێ ئەگەر بێت و مەسلەی بەشداریبوونی سیاسی لەوە ڕەمز بکرێ کە کێ سەرۆکی حکوومەتەکەیە و ئەگەر بێت و پەرلەمانەکەشمان بە هەمان نەفەس متابعی ئەدای حکوومەتەکە بکە من پێم وانە بتوانین زۆر هەنگاوی باش و دڵخۆشکەر بەهاوین و بەشێکی زۆری بەداخەوە ئەو بەرنامەی کە دانراوە هەر لە چوارچەوەی خولیامێنێت دکتۆر لەبەرەوەی چوار خولەکی ماوە بەرنامەکە پێم وابێ ئەم گفتوگوۆیە درێژی ئێنە هیوادارم دەرفەتیشتان هەبێ بۆ ئەڵلقەکانی داهاتوش هەندێکشتی گرنگ باس بکەین بەس توانی دکتۆر لە ماوەی دوو خولەک و نیو شتێک لەبارەی ئابووری ینی لە ڕووی ئابووری و فرەچەشنکردنی ئابووری چی هیچ داتایەک ڕقەمێکت لایە کە لەمەوەی ئەم ساڵات چی کرا و چ پلانێک هەیە بۆ داهاتوو وڵایە من هەر بەنی و دەقە مەوزوع ناکۆچی سیاسی وەی کردیە ئەو ئشکالین لە پەرلەمان هەیە ئەوەی کەم باسم کرد سیراع سیاسیەکان لە مەکتەبی سیاسەکان گوازراوە پەرلەمان کە نەدەبا ڕێی پێ بدرێ بێتە پەرلەمان لەگەرتم کە درێم نەدەدرا یعنی هەمویان ئەوانەی پەرلەمان ئەوان هەمویان مەسئولینەکە لە پەرلەمانن بە هەموو حیزبانە خاستن یەکێتی پارتی ئەو سیراعی هەبووە لە مەکتەب سیاسیەکان ناو حیزبەکان ئەمە لە حکومەت لە بۆ یەک دەست بووین لەگە ڕێزم لە پەرلەمان نەمانێشتی ئەو سیراع بگوازێتەوە هەمیشە ئینسیجام لە حکومەتە بوو حەزم لێ یعنی ئێستا ئەمە لەو کابینەی ئەو سیراعی کە هەبووە کە گوازرایتەوە ئەو تەشەنوزەی پەرلەمان خۆ نەفسی حیزبین بەس لە حکومەت ئەمە تانیتمان زیاتر باشتر ئیدارێ بدەین هیواداریشم خاصن یەکێتی و پارتی کە دوو لایەنی ئەساسین زوو بە زوو دەست بە کۆبوونەوە سیاسیەکان بکەن چونکە ئیستقراری سیاسی کوردستان بەندە بە تەبایی بینی یەکێتی و پارتی و طبعا هەموو حزبەکانی کە لەگە ڕێزم بەز یەکێتی و پارتی کە باسمان کرد و کۆڵەگەی ئەساسی لەسەر مەوزوعی ئابووری ئەمە لە دوایین کۆبوونی ئەنجومەنی وەزیران مەجموعە قەراراتی زۆر مهمماندا لەسەر استراتیژیەتەکانی پەرەپێدانی کەرتی تایبەت کە بۆ خۆتان دەزانن دەی بۆ ئیتجاها بچین تەشجیعی کەرتی تایبەت بکەین گەشتنی کەرتی تایبەت بکەین هەتا فرسەی عمل هەریکار بکەین لە بۆ هاوڵاتیان دوو ئەو خزمەت گوزاریانەی کە حکومەت ئێستا لە حاڵەتی ئێستادا نەبوونی بوجە پێی ناکرێت کەرتی تایبەت هاوبەشی بیتن و زائیدەن گەشتسەندنی کەرتی تایبەت شەکە ئەخیری هەمومان ئیستفادە لێ دەکەین هاوبەشی کەرتی گشتی کەرتی تایبەتمان کە بە چوارچێوەک پەسەند کرد کە بەڕێی من دەرچەکی زۆر باشە لە کاتی ئێستا هەرێمی کوردستان و دەرکەکرانەوەی زۆر باش دەبیتن لە بۆ ئەوەی کە باسم کرد کە هاوبەشی کەرتی گشتی و تایبەت هەموو ئەو خزمەت گوزاریانی کە کەرتی گشتی پێی ناکەی کەرتی تایبەت بینی بەڵام بە لا ڕاستیەکەی و دروستیەکەی نەک ئەوەی پێشتر هاوبەشی کرایە لە بۆی قانونێک نەبووە نیزامێک نەبووە زیاتر لەسەر حسابی حکومەت بووە بەلای کەرتی تایبەت بووە مەجموعە قەراراتێکمان دەرکرد لەسەر مەوزوعی سیستمی بانقی لە هەرێمی کوردستان هەروە پێداچوونەوەی کە باس کرد هەموو ئەو یاسا و ڕێنمایانەی کە دەبنە عائق لە بەرامبەر گەشتنی کەرتی تایبەت یان ئەو ئابووریە نوێی کادێن لەسەر سیستمی بانقی بڕیارماندا کە ئابووری هەرێمی کوردستان لە ئابووریەکی نەختی و کاشیەوە بگۆڕن لە بۆ ئابووریەکی بانقی ئەلکترۆنیکە و یەک لە شتەکانە کە بەڕێی من نەقلەکی زۆر نەوعی دەبیتن لە هەرێمی کوردستان و کۆمەڵک بڕیاری کە ئەوانە بوونە بڕیار لە داهاتوی نزیک دەکەوێتە بواری جێبەجێکردن کە تەسەوڕ دەکەم نەقلەکی نەوعی لە ئابووری و لە سەمەوزوعی ئەوەی کە باسم کە فرەچەشینکردنی سەرچاوەکانی داهات ئیشی زۆر باش لەسەر کرایە بەڵام تەسەوڕ مەکەن نەتائیجەکانی وا بەزوو لە خلالی ساڵی یەکەم بێدێ یەک لە نقطەی زۆر مهم هەل لە سەر فرەچەشینکردن ئەوەی کە لە بواری کشتتوکاڵ مەوزوعی پرۆژەی بە بازارکردنی گەرمی هەرێمی کوردستانە کە پرۆژەی زۆر مهم دەبیتن ئەو گەنمەی
خۆتان دیتان لە دوێنێ پێری ئەو تەماتە زۆرێک کە لە هەرێمی کوردستان بەوەی نەمانتانی ڕێی لۆ بینەوە کە بەکار بێتەوە و هەروە وەزعی ئەمنیش یان لە بە کۆڕۆناش کە ئێستا خەڵک لە شارەکانی کەی عێراق ناتانن بێن پرۆژەی بە بەگەرمکردنی گەرمی هەرێمی کوردستان پرۆژێکی زۆر استراتیزی گەورە دەبێتن کە وەزارەتی کشتتوکاڵ لەگەر لیژنەک لە ئەنجومەنی وەزیران ئەوە لە گرێبەستکردنە لە مەرحەلەی گرێبەستکردنە کە ئەو وەختی هەموو گەرمی هەرێمی کوردستان پێویست ناکە نەگەنم لە دەرێ بێتن نە ئاردی سفر لە دەرێ بێت بەمانەوانە ئەوەش هەموو بە بنەتۆی نوێ کە نەقلەی نەوعی لە گەرمی هەرێمی کوردستان دەبیتن و زۆر بواریکە کە لەوانەیە ئێستا لە چەند دەقەچی مەجال نەبێتن دکتۆر ئەو ئەمانی لە ئاخراز لە کۆتایی قسەکانە باس گشتی زۆر گرنگ من هیوادارم لە هەڵلقەیەکی تر ئەو بەرنامەش تایبەت دەوێت بتانی قسەی زۆرتر هەڵلقەیەکی تر بە تەواوەتی باز لە لایانی ئابووری ئەنگا ئابوووریەکەم کە ئەم چکەم جارە زۆر جا بەلای سیاست و هەموو لایەنەکان ڕۆشتین کاک سعد یەک خولەک بۆ جەنابەت هەیە یعنی چی گرنگە ئێستا حکوومەت ئیشی لەسەر بکە ئەگەر بتوانین ئەوەی کە زۆر گرنگە بۆ قۆناغا یان بۆ ئەوەی کە حکوومەتەکە بتوانانی وەکو یەک تیم با بڵێن ڕوبەڕووی ئەو تحدیاتانە ببیتەوە و تەدابیری هەبی بۆی بە کەمترین زەرەر ئێمە قۆناغا تێپەڕ بکەین بەوەی کە کاک دکتۆر باسی کرد مفاوزاتەکانیشمان لەگەر عێراق موقعی هەرێمی کوردستان بەهێز دەکاتەوە دوو شتی زۆر گرنگە یەکیان کۆبوونەوەی بە پەلەی بینی سێ لایەنی پارتی یەکێتی گۆڕان و ئەگەر ئیمکانبی لەسەر پرسە نیشتیمانیەکە هەموو لایەنەکان لەسەر ڕێککەوتن لەسەر لایەنی کەمی بەرنمەیەکی نیشتیمانی کە ئەوە لەسەر پرسە چارە نووسازەکان بۆی بەڕاستی ئێمە لە موقعی بەهێز یەک خیتابی یەک ڕیزی یەک دەنجی یەک ئاراستەیی لەگەڵ بەغدا دوو بەڕاستی بەردەوامبوونی حکوومەتی هەرێمی کوردستان لە مەسەلەی پرسی چاکسازی یعنی ئێمە دەبێ بزانین تا چاکسازی نەکەین کە بۆ دەوڵەتێکی وەکو سعودیە کە خاوەنی تریلیۆن دۆلارە قسە لەسەر ئەوە دەکا اقتصادەکەی خۆی فرەسەشم بکە معقولە بۆ ئێمە نەگەشتبینە ئەو قۆناغی کە تەواو ینی بۆیە منی بە بڕوای من ئەمە ئەگەر توانیمان ینی حکوومەتەکە وەکو یەک تیم وەکو یەک ستاف و هەمووش بەڕاستی حزبەکان پشتیوانی حکوومەتەکەی خۆیان بکەن من پێم وایە وردە بەو هەنگاوانەی کاک دکتۆر باسی کرد و دەست بۆ چاکسازی بێت سەبرە خەڵکیش ینی متمانێ خەڵکیش دەگەڕێتەوە بۆ حکوومەتەکە چکە دوزار لە بیرمان نەچی ئەوەی کە وا دەکا ئێمە هەموو ئەو ئەزمانە تێبپەڕێنین و لە بەرامبەر هەموو ئەوانە هەرێمی کوردستان بتوانێت بە هێز بمێنێتەوە جەماوەر و پشتیوان دەستودەمت خۆش ببوورە کاتمان نەما گفتوگۆی هەڵسەنگاندنی ساڵێک لە تەمەنی حکوومەتی هەرێمی کوردستان بێگومان بۆ چەند ئەڵلقەیەکی کەش بەردەوامە بێ هیوادارم لەم ئەڵلقەیە سووتان لە زانیاریەکان وەرگرت بێ و شتی باشتان گوێ لەبوو بێ تا ئەڵلقەیەکی تر بەخواتان ئەسپێرم خواتان لەگەڵ هەمیشە شاد بن.